بەناوی خوای بەخشندە و میرەبان سڵاوتان لێ ببینەرانی عزیز خۆشحاڵین لە بەرنامەیەکی نوێی پامی ڕۆژدا هاتین و خزمەتان بۆ پێشکەشکردنی کۆمەڵێک بڕگە و بابەت و تەوەرمان بۆ ئامادەکردوون ئینشاءڵڵا و سەرجەمیان جێگەی سوود و ڕەزامەندی ئێوەی ئاستەوێت. زۆر سپاس دانیال بەناوی خوای گەورە و میهرەبان بینەرانی عزیز لە هەرکوێک دەمان بین و گوێتان لە دەنگمانە سڵاوتان لێبێ و دوێ دەکەین لە تەندروستێکی باش و وەروەها لە حاڵەتێک و کەشێکی ئارامدا بن. سپاس بۆ خوش ئەمڕۆ دەرفەت هەبوو بە هاوکاری هاوکارانمان لە پەیامەوە هاوکارم دانیال نورەدین کۆمەڵێک بگە و بابەتی جیاوازی ئەمڕۆی پەیامی ڕۆژتان پێشکەش دەکەین. ڕازدان لە تەورێکەی بەرنامەکەمان ئەمڕۆ باز لە کێشە و گرفتەکانی مامۆستایان لە پارێزگای کەرکووک دەکەین بۆ پێیکە مامۆستایان لەو شارەدا کۆمەڵێک گرفت و کێشیان هێبزانی گرفتەکانیان چنوە لەوێدا چۆن مامەڵە لەگەڵ مامۆستانی کورد دەکرێتوە قوتابخانە کوردیەکان تا چەند گرنگیان پێدەدرێت و کێشە و گرفتەکانی مامۆستایان لەوێدا لە چیدا خۆی دەبینێت و ئایا موچە و شایستە دارایەکانیان هەمان شێوەی مامۆستایانی هەرێمی کوردستانەوە کۆمەڵێک گرفت و بابەتی دیکەیان هەیە و لەو تۆرێدا باسی دەکەین. بەڵێزان بابەتێکی تری گرنگی ڕۆژیش هەیە ئەویش دوای بڵاوبوونەوەی پەتای ڤایرۆسی کۆڤید 19 یاخود ئەم پەتا ڤایرۆسە کوشندەیە تا ڕادەیەک بەشێکی زۆری هاوڵاتیان وەکو پشکنینێک تیشکی سۆنار یاخود تیشک بەکاردێنن سیتیسکان بەکاردێنن بۆ سیەکان و ئەمەش ڕەنگە کاریگەری خراپی لەسەر جسمی مرۆڤ هەبێت ئەگەر بێت و لە قۆناغێکی جیاواز یاخود لە حاڵەتێکی جیاوازا بەکار بێنێت بۆ قسەکردن لەسەر زیانەکانی تیشکی سۆنەر و یا خۆت چۆن بەکاربێنرێت کەی بەکاربێنرێت باشە لەو بارەیەوە لەگەڵ پزیشکێکی سپۆری بواری تیشک و سۆنەر لە تەوەری دوهەمی بەرنامەکەماندا قسە دەکەین. ئازان دەستپێک دەچینە لای بڕگی کەش و هەوا بزانین ئەمڕۆ پلەکانی گەرما لە هەرێمی کوردستان لە شار و شارۆچکەکان تا چەند گۆڕانکاری بەسەرداتوە پێکەوە بینەری دەوین.
وڵای زان لە بەشی یەکەمی بەرنامەکەماندا قسە لەسەر بەشەیەکی گشتی پرۆسەی خوێندن لە کەرکووک و خوێندنی کوردی لە کەرکووک و کێشۆگرفتی خوێندنی کوردی وەروە مامۆستایانی کەرکووک بە تایبەتی وەک دەزانن لەم ساڵ وەروەها بەهۆی بوونی نەخۆشی کۆڤید-19 و وەروە قەیرانە دارایی و ئابوووریەکان کێشۆگرفتی زۆر بۆ تەواوی سێکتەرەکانی حکومی دروست بووە و تایبەتی شکەتی پەروەردەکە کەرتێکی زۆر هەستیار و گرنگە و هەروەها ڕێژەی ئەندامانی کەرتی پەروەردە ڕێژەی مامۆستایان وەروە قوتابخانەکان خوێندکارەکان و قوتابیان زۆرن ئەمەش پێویستی بە ئاوەردانەوەیەکی تەواوی لایەنەی جدیاتەکانەیە بەڵام گرفتێکەیە لە کەرکووک کەوا چ لەوێ خوێندنی کوردی هەیە وەروە خوێندنی با بڵێن ئەوانشی کەسەر بە تەربیەی ناوەندین یاخود حکوومەتی عێراقین گرفتەکان تۆزێک چڕترن مامۆستاکانی ئەوەی حاڵەتەکەیان تۆزێک تایبەتر و خاسترە بۆ زیاتر قسەکردن لەسەر کێشۆگرفتەکانی مامۆستایانی خوێندنی کوردی لە کەرکووک و خودی خوێندنی کوردی لە کەرکووک میوانداری زۆر بەڕێز مامۆستا پەروین بەڕێوەبەری گشتی خوێندنی کوردی لە کەرکووکمان کردو مامۆستا بەیانیت باش و سڵاوت لێبێ. بەیانی هەمووتان باش سپاس بۆ ئەم دەرفەتە و بە وەروە سپاس بۆ گرنگیدانتان بە کەیسی پەروەردە و فێرکردن لە شاری کەرکووک. زۆر سپاس مامۆستا پێکمان وەک ئاماژەمان پێکرد کێشۆگرفتی تەواوی سێکتەرەکانی حکوومەتی کردێتەوە بەڵام کەرتی پەروەردە بە تایبەتی وە بە دیاریکراویش پارێزگای کەرکووک تۆزێک گرفتی تایبەتری هەیە ئەگەر قسەیەکت هەبێت لەسەر کێشۆگرفتە حالیەن ئەوانەی کە ئێستاکە هەن لە پرۆسەی خوێندنی کوردی لە شاری کەرکووک. من حەزەکەم لێەوە دەستپێکی گفتوگۆکەمان بکەین کە بەڕاستی ئێمە تا ئێستا تاقیکردنەوەکانی خولی دووەممان ئێستا ئەنجامەدەین ئەوەی کە هەمانە دوای زنجیرێ کۆبوونەوەی چڕ لە سەر ئاستی وەزارەتی پەروەردەی عێراق و وەزارەتی سەحەی عێراق بڕیاردراوە ڕۆژی 29/11 یەکەم ڕۆژی خوێندن بێ لە شاری کەرکووک بۆی بتوانین قوتابخانەکانمان بەڕۆی قوتابیەکانمان بکەینەوە دەبێ ئامادەکاری تەواو بکرێت بۆ ئەوەی ڕێگری بکرێت لەو ڤایرۆسەی کە ئێستا سەتاسەری جیهانی گرتووەتەوە دیارە کەرکووکیش بەدەرنیە لە شارەکانی تری هەرێمی کوردستان و عێراق ئێمەش ڕوبەڕووی ئەو ڤایرۆسە بووینەتەوە بۆیە هەیئەی ڕێی لە بەغا زنجیرەی کۆبوونەوەی ئەنجامدا لەگەڵ وەزارەتی سەحا ڕێککەوتون کە دەستپێکەی خوێندن لە ڕۆژی 29/11 بێ و بە شێوەیەکی تایبەت بێ بە چەند هەنگاوی یەکەم دەبێت وەزارەتی سەحا هەوڵی ئەوە بدا سەرجەم پێداویستەکانی پاکەرەوە و تعقیم و تعفیری خوێندنگاکانمان بکە پێشەوەی دەستپێکی قوتابخانە بکرێ. حاڵەتی دووەم دەبێت بۆ ئەوەی ڕێگری بکەین لە ڤایرۆسە دەبێت ڕۆژانی هەفتە هەر ڕۆژەی قۆناغێک داوامکە بۆ نمونە لە سەرەتایەکان پۆلی یەکی سەرەتایی ڕۆژێکی تایبەتیە بێ بۆ نمونە شەممە یەکشەم پۆلەکانی تر قۆناغ بە قۆناغ بۆەوەی حاڵەتی قەڵەباڵغی دروست نەکرێت لە ناو قوتابخانەکان و بتوانین ڕێگری لە نەخۆشیەکە بکەین. ئەمەش خۆی بۆ خۆی دیسانەوە دابش بۆ خوێندن بە دوو جۆرێکی تەواجودیان ئەبێ لە هەفتەی یەک ڕۆژە لە قوتابخانە بابەتەکانی تریش لە ڕێگای ئۆنلاینەوە و هەروەها بتوانرێت کە بە شێوەیەک بگاتە خوێندکارەکان کە سوودبەن بنلێ. حاڵەتی سێمیش کە لە ڕێنمایەکانە ئاماژەی پێدراوە ئەویژەوەیە کە منهجی خوێندن واتە پرۆگرامی خوێندن کەم بکرێتەوە بۆی بتوانرێت منهجەکە تەواو بکرێت و خوێندکار بتوانێت تاقیکردنەوەی تیا ئەنجام بدرێت. ئەم ڕێکارانە ئامادەکراوە لە ڕووی کێشە و گرفتەکانی خوێندنی کوردی ئێمە زۆرجان لە ڕێگەی هەر ئەم تەلەڤیزۆنە بەڕێزەی ئێوەشەوە زۆرترین باسمان ئەوەیە کە ئێمە مامۆستاکانمان سەر بە هەرێمی کوردستانە موچە لەسەر هەرێمی کوردستان وەرەگرن و تاقیکردنەوەکانمان حکوومەتی عێراقی ئەنجامی ئەدا واتە ئەو پەڕاوانەی کە دێتە لای ئێمە ڕەوانەی بەغا ئەکرێت لەوێ تەصحیحەکرێت.
ئەمە زۆرترین گرفتی دروست کردووە کە ڕۆژانە مامۆستایان دێنە سەر شەقام و داوای ئەوەکەن کە موچەکانیان بگوازرێتەوە سەر حکوومەتی عێراقی لەبەرەوەی بمانێ و نەمانەوێت کە من وەکو تاکێکی کورد هەمیشە حەزم لەوە بووە و ئارەزوومان لەوە بووە کە ئێمە کەرکوو کوردستانیە و سەر بە هەرێمی کوردستان بێ بەڵام کە دۆخەکانی ئەم دواییە وای کرد کە کەرکوو پارێزگایە بێ وەکو پارێزگاکانی تری عێراق بۆیە مامۆستایانیش مافێکی سروشتی خۆیانە خزمەتی شاری کەرکووکەکەن داوای ئەوەکەن کە موچەکانیان بچێتە سەربەغا کە مافێکی سروشتی خۆیانە خزمەتی ئەم شارەکەن موچەیان وەکو هاوڕێکانی تریان لەسەر بەغا وەربگرن چونکە ئێمە ژینگەی کەرکووک وایە لە کەرکووکە دوو جۆر میلاکەیە میلاکێکەیە لەسەر هەرێمی کوردستانە میلاکێکیشمان لەسەر بەغایە نەفس لە یەک ڕۆژە ئەگاتە 25 مانگ مامۆستاکانی هاوڕێی موچە وەرەگرێ ئەو موچە وەرناگرێ بە 2 مانگ جارێ ئەمە خۆی بۆ خۆی گرفتێکی گەورەیە لە ساڵانە ئێمە بەرەو ڕوومانە بێتەوە و تووشی ئەوە ئەبین کە مامۆستایان داوای مافی خۆیانەکەن کە لە کاتی خۆیان موچەکانیان بۆ دابین بکرێ خاڵێکی کە زۆر هەستیارە ئەویش دامەزراندن بەڵێ دەمەوێت پرسیاری ئەوە لێ بکەم کە ئایا هەنگاوی جددی نراوە بۆی کە مامۆستایان میلاکی وەزارەتی پەروەردەیان بخرێتەوە سەر وەزارەتی عێراق مامۆستاکانەوەی کە لەسەر هەرێمی کوردستان هیچ جنگاوێک نراوە کە موچەکانیان بخرێتەوە سەر بەغدا؟ وەڵاهی بە پێی دوایین سەردانی ئەو وەفدەی کە خۆم لە ئەندامێ بووم لەو وەفدا سەردانی وەزیری پەروەردەی عێراقمان کردووە و لە نزیکەوە باسی ئەو بابەتەمان کردووە وەزیری پەروەردەی عێراق و لە وەڵامدانەوە بۆ ئەو کەیسە باسی لەوە کرد کە زۆر بەڕێز سەرۆکی کۆمار دکتۆر بەرهەم یاداشێکی داوە بە وەزیری پەروەردە داوای ئەوە کە زیاتر لە 7,000 مامۆستای خوێندنی کوردی کە نیشتەجێ ئەم شارن کە خەڵکی ڕەسەنی ئەم شارن کە لە زمانی بەعسا تەرحیل کراون بۆ شارەکانی کوردستان و ئێستاش گەڕاونەتەوە سەر زێدی باو باپیریان مافی ئەوەیانە مافێکی سروشتیە کە گواستنەوەیان بۆ بکرێ بۆ سەر عێراق کتابەکەی وەرگرتووە و کتابی پێکردو وتی من ڕەزامەندم مافێکی سروشتی خۆیانە بۆیە کتابەکەی بەرز کردوەوە بۆ وەزارەتی مالیە و بۆ خۆتانی شەزان ئێستا عێراق لە بارودۆخێکی زۆر هەستیارە لە ڕووی دارایی ئێستا ئەوان تا ئەم ڕۆژیانی موچەی خۆشیان پێدابین ناکرێت کە مامۆستاکانیان موچە بە درەنگ وەرەگرن تقریبەن وەکو هەرێمی کوردستانیان لاتوە ئەوانیش بۆیە ئەم کەیسێکی قورسە بە کتابێک و وەڵامدانەیەک و بە سەردانیەکی وەزیر چارەسەر ناکرێ ئەم کەیسێکی گەورەیە زیاتر لە 7,800 مامۆستایتیایە کە بڕە پارەکەیان زیاتر لە 6 ملیار دیناری عێراقیە بۆیە ئەمە دەبێت جێ بکرێتەوە لە بودجەی عێراق لە پەسەندکردنی بودجەیە دەبێت پەرلەمانتارە کوردەکان سەر بە هەموو حیزب و لایەنەکان پاڵپشتی مامۆستایانی خوێندنی کوردی بکەن بۆی بتوانرێت ئەم کەیسە بە هەند وەربگرێ و چارەسەر بکرێت چونکە مافێکی سروشتی خۆمانە ئێمە وەکو هەر تاکێک مامۆستای لەسەر بە خوێندنی کوردیە دەکرێت ئەویش وەکو هاوڕێکانی لەسەر عێراق موچە وەربگرێ ڕاستە ئێمە بە سوپاسەوە ڕۆڵی هەرێمی کوردستان و ڕۆڵی قەبارەی کوردستان بە هەند وەرئەگرین و هەمیشە ئێمە پارێزگاریمان لە قەبارەی لە قەوارەی سیاسی هەرێمی کوردستان گرتووە بەڵام وەکو مافی شەرعی خۆت تۆ لە کەرکووکی نیشتەجێ ئەم شارەی با لە بودجە و لە خێر و بەرەکەتی شارەکەی خۆت موچەکەت وەربگری. مامۆستا پەروین لە ڕووی یاساییەوە پێویستی بە ڕەزامەندی هەردوو لە هەیەواتە لایانی پەیوەندیداری یاسایی حکوومەتی هەرێمی کوردستان و لایانی پەیوەندیداری یاسایی حکوومەتی عێراقی لە هەرێمی کوردستان لە وەزارەتی پەروەردەی ئێرە کاراسانیان بۆ کردوون هاوکاریان کردوون بۆی ئەو مامۆستایانەی ئەوێش بەڕاستی لەو حاڵەتە دەرونیە دەربچن کە تۆ دوو مامۆستا لە یەک مەکتەب و لە یەک وانە و لە یەک کات و سات دەوام دەکەن یەکێک موچە وەربگرێ یەکێکیش چەند مانگجارێک موچە وەربگرێ ڕەنگە ئەمە جیاواز بێ لەگەڵ مامۆستایەکەوە لە بەشێکی تر و لە شارێکی تری پارێزگاکانی هەرێمی کوردستانە ئەمان چی دەڵێن هاوکاریتان دەکەن یا خودت بە پێچوانەوە نایانەوێت ئەو پرۆژە سەر بگرێت؟ من
من حەزەکەم بە ڕاشکاوانە قسە بکەین لەسەر ئەم کەیسە. زۆر بەڕێز وەزیری پەروەردە سەردانێکمان کرد پێشەوەی سەردانی وەزیری پەروەردەی عێراق بکەین. ئەوەی کە من جۆبیستی وەزیری پەروەردە بوومە نایەوێ کەیسی خوێندنی کوردی لە ڕووی نەتەوایەتیەکەوە و لە ڕووی مێژووەوە بکەوێتە ژێ دەستی حکوومەتی عێراقی، چونکە بتێ و نەتەوێ ئێمە خصوصیاتی خۆمان هەیە وەکو خوێندنی کوردی. کاتێکتەوە گواستنەوەت بۆ بکرێ بۆ سەر حکوومەتی عێراقی دەبێت ئەو مەنهەجی کە لە هەرێمی کوردستان دەخوێندرێ ئێستاکە کە ئێمە مێژووی کورد دەخوێنین، جوگرافیای کورد دەخوێنین، دەبێ ئەوانە هەمووی بگۆڕێ بچێتە سەر دیراسی عەرەبی و تۆ بێ مێژووی عەرەب بخوێنی. داستانەکانی عەرەب کە بەرامبەر بە کورد کراوە لە وەختی خۆیان، یعنی ئەوانە بخوێنی. ئەمە خۆی بۆ خۆی لە ڕووی مێژوویە و لە ڕووی قەواری سیاسی کوردستانەوە وەزیری پەروەردە ئاماژەی پێداوتی من وەکو وەزیری پەروەردە قەت بەشداری لەو هەڵە مێژوویە ناکەم کە ڕەزامەند بم ئێوە مەسیری خوێندنی کوردی بدەمە دەست خوێندنی عەرەبیەوە، ئەوان لەوێ بە کەیفی خۆیان مەنهەج داڕێژن، پرۆگرام داڕێژن بۆ خوێندنی کوردی. من لە ڕووی ئەوەوە وەکو کوردیە، وەکو کەسێک کە زۆر مەینەتیمان بینی وە لەم شارە بەرامبەرمان زۆرترین دژایەتی و شۆڤێنی کراوە. من لێرەوە ینی لەو ڕووەوە ئێمە بە هەندی وەرەگرین، ئەبێ ئێمە ئەو مەنهەجەی عێراق نەخوێنین بە هەمان مەنهەج و بە هەمان پلۆپایی خۆمان بچینە سەر بەغا، بەڵام کاتێ دەست لە مەنهەج بدرێ ئەمە خۆی بۆ خۆی زەرێکی گەورەیە لە کورد و لە مێژووی کورد لەم شارە ئەدرێت. بۆیە لەو ڕووەوە وەزیری پەروەردە بۆی ئێمە ڕوون بین، لەو ڕۆوە وەزیری پەروەردە ڕەزامەند نییە بە هیچ شێوەیەک کەیسی خوێندنی کوردی و مامۆستایانی خوێندنی کوردی بچێتە سەر بەغا. بەڵام ئەگە بە شێوازێکی تر بێ تەفسیرێکی تری بکەین ئەو مەنهەجە بێت دەسەڵاتی تەواویمان هەبێ بەسەر خوێندنی کوردی، ڕەنگە وەزیری پەروەردەش ڕەزامەند بێ. زۆر باشە مامۆستا پەروین، دیارترین کێشە و گرفتەکانی مامۆستایان لەوێکی تەنها لە موچەیان خۆی دەبینێت و یاخودەوە تا جیاوازێکی زۆر لە نێوان مامۆستایانی کوردی کە سەر بە وەزارەتی هەرێمی کوردستان وە لەگەڵ مامۆستایان کە سەر بە بەغدان جیاوازێکێ. ئایا تەنها لە موچەیە ئەوان باز لە موچە دەکەن یاخود کێشەکانیان بەس لە موچە خۆی دەبین یاخود کێشە و گرفتی دیکەیان یاخود ئیمتیازاتی دیکە لە بەغداوە دەدرێت بە مامۆستاکانی دیکە و بە مامۆستایانی سەر بە وەزارەتی پەروەردەی هەرێمی کوردستان نادرێت؟ بەدڵنیاییەوە بەس خۆی گرفتی ئێمە بەس لە موچیانە لە سەرجەم پرسەکانی تر گرفتمان هەیە لەگەڵ وەزارەتی پەروەردەی عێراق. ئەویش هەر لە ڕووی ئەوە مەسە بۆ نمونە ئەوان یەکێتی مامۆستایانی عێراقەیە، ئێمە مامۆستایانی هەرێم سەر بە یەکێتی مامۆستایانی هەرێمی کوردستانین سەر بە عێراقنی. ئێستا پرۆژەی دابشکردنی زەویان لە بەردەستە، زیاتر لە 3000 پارچە زەویان ئامادە کردووە بدرێ بە مامۆستایان. ئەمە لێرە مامۆستایانی خوێندنی کوردی ناگرێتەوە چونکە لە ڕووی یاساییەوە ئێمە فەرمانبەری حکوومەتی هەرێمی کوردستانین، فەرمانبەری حکوومەتی عێراق نین، مونەسبین ئێمە لە کەرکووک، یعنی وەکو کەسێکی ئەڵێ مەسەلەی کوردی ماڵ لە ساحێب ماڵ حرامە وەکو ئەوەی لاتووە. ئێمە ئێستاکە وەکو میوانە تەعاملمان لەگەڵەکان تا ئێستا لە 2023ەوە ئێمە هاتووینەتەوە کەرکووک وەکو میوانە تەعاملمان لەگەڵەکەین. بۆیە لە کەیسی بابەتی کەفالەت بۆ مناڵەکانمان لە کۆلێژ وەرەگیرن ئەبێ ئێمە بە دوای کەفیلێک بگەڕین کە مامۆستا بێ لەسەر بەغا خۆمان بمانەوێ قەرزێک وەربگرین، مەنحەیەک وەربگرین، شتێک وەرگرین، مافی ئەوەمان نییە. لە وەزارەتی لە عێراقا بانقی ڕافیدەین کۆمەڵێ مەنحاکە ئەقسات ئەدا، بەڵام ئەمە تەنە یعنی گەورەترین گرفتە مامۆستایان ناتوانێت سیارەیەک ڕابکێشێ وەکو ئەو لە بانقی مەسرەفیە ناتوانێت چەند ملیۆنی ڕابکێشێ لەبەرەوەی تۆ سەر بە هەرێمین. بەڵام کاتی ئەگە سەر بە بەغابی بە شێوەی کیکارت ئەوان موچەی خۆیان وەرەگرن، قەرزی خۆیان ئەتوانن وەرگرن، ئەتوانێت مامۆستایەکی تازە دامەزرا و شوقە وەربگرێت لە ڕێگەی
ئەوەی کە بەوکی کار تاتوانێت قستەکانی بدان بۆیە زۆر مافەیە ناتوانم من لێرە هەمووی ئاماژەی پێ بدەم ئەمە بەخۆشمەوە ڕەنگە دووچاری زۆرترین گرفت ببین لەبەرەوەی ئێمە تعلیماتی ئێستا هەرێم جێبەجێ ناکەین تعلیماتی بەغا جێبەجێکەین ئەو تعلیماتەش زۆر مەغدوریەتی تایە بەرامبەر بە خوێندنی کوردی مامۆستا هەر لە باسی گرفتەکانی دەستپێکردنەوەی خوێندنی کوردی یان خودت پرۆسی خوێندن لە عێراق وەیەوەش لە ڕووی ئەرکەوە وەکو حکوومەتی عێراقی تعامل دەکەن بەڵام لە ڕووی وەرگرتنی مافەکانتانەوە لەگەڵ هەرێمی کوردستانن میلاکتان کەم نییە ئەو خوێندنگە کوردیانە پێویستی بە میلاکی تازە و دامەزرانی مامۆستای تازە نییە لەو بابەتەوە چ گرفتێکتان لێ وڵای ئێمە بۆ خۆتەزانی حکوومەتی هەرێمی کوردستان لە 2010ەوە دامەزراندنی لەسەر ئاستی هەرێمی کوردستانیش تقریبان ڕاگرتووە تا کەوتاک یعنیمان بۆ دێ مەسەلەن عەقدێک دێ ئەوش ئێستاکە نەما نزیکەی 150 عەقدێکمان هەبوو ئەوانش تەزبیت بوون کە لەسەر هەرێمی کوردستان بوون ئەوەی کە هەم ماومانە ڕووی دەمانی لێ بکەینەوە حکوومەتی عێراقی وەزارەتی پەروەردەی عێراقە ئەویش زۆر بە مشتومڕ و بە زۆرترین شەڕ و زۆرترین کێشە تواتوانی ومانە لەم دامەزراندنە نزیکەی 300 مامۆستا وەربگرین بۆ خوێندنی کوردی و دابەشمان کردو بەسەر قوتابخانەکانی خوێندنی کوردی کە ئەمە ڕەنگە زۆر معاناتەکانمان تەختیە نەکە ینی چارەسەری هەموو کەیسی میلاک نەکات و بە تایبەتی بابەتی کارگوزار کە ئێمە زۆرترین کێشەمان ئێستا لە کەرکووک قوتابخانەمان هەیە نەپاسەوانی هەیە لەم دۆخە ئەمنیەی کە سەقامگیر نییە هەر ساڵی پار زیاتر لە 3 قوتابخانەمان ئاگریان تێبەردا ینی سووتاندیان یعنی خوێندکار ئێستا بۆ نمونە ئەگەر قوتابخانە ئەکرێتەوە پێویستە قوتابخانەکە بە شێوەیەکی پاک و خاوێنی ڕابگیری وڵی بڵین لە پێناوی چیا بۆ خۆتان نەزانن کورد لەوەتی هەیە لەم شارە بەرەو ڕۆی دژایەتی زۆرترین دژایەتی بووەتەوە و بە تایبەتی لەم دۆخانەی ئەم دواییش کە کورد درایە دەست جێیش و درایە دەست خەڵکانێک کە کەس تەسەووری ناکرد کە ئەمانە ببنە بەرپرسی ئێمە ئەمە وای کردووە کە چاویان هەڵنایە بە خوێندنی کوردی یعنی ئێستا ئێمە لە خولی یەکەمە زۆرترین یەکەممان هەبووە لەسەر ئاستی عێراقا نمرەی 99 بە خوارەوە زیاتر لە 100 خوێندکارمان 99 بە خوارەوەی هێناوە ئێستا کە خولی دووەمە زۆرترین کێشیان ئەوەیە لە بەغاوە لیژنەیە هاتووە سەردانی قاعەکانمانەکاڵەوە چۆن ئەو نمرە زۆرەتان بەدەستێناوە یعنی هەمیشە خوێندنی کوردی بە چاوێکەوە سیرەکرێ کە وەکو زەختێکە لەسەر ئەوان ئەمە خۆی بۆ خۆی لە دوای ئەم دۆخانەش ڕەنگە ئێمە بەرەو ڕووی زۆرترین دژایەتی و ئەوانە بووینەتەوە قوتابخانەمان هەیە لە سنووری منتەقە عەرەبیەکان بووە کەسی نادیار هەستاون بە سووتاندنی یا لابردنی قتعی قوتابخانەکە ئەمانە هەمووی بۆ خۆی کێشەکان بۆ خۆتان نەزانن کەرکووک کەیسێکی گەورەیە ڕوبەڕووی ئەمانە شەبێتەوە بە دڵنیاییەوە زۆر باشە مامۆستا پەروین فەتا بە هیوای چارەسەرکردنی کێشە و گرفتەکانتان و هەروەها ئاوردانەوەیەکی جددی و تایبەت لە پارێزگای کەرکووک لە هەمبەر کەرتی پەروەردە و وەرواکەیسی مامۆستایان چونکە لەوێ لە حاڵەتێکی تایبەت و هەروەها جیاوازدان زۆر سپاس بۆ بەڕێزت بۆ بەشداریکردن لەم تەوەرەیە بەڕێوەبەری گشتی خوێندنی کوردی لە کەرکووک مامۆستا پەروین فەتاح لەم تەوەرەیە لەگەڵمان بوو سپاس بۆ ئامادەبوون بەڵێ بینێرانی عزیز دەچین لە لای ناوبڕێک و دەگەڕێنەوە لاتە تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام فرفر نيشن وي that's it وازي لبن او باراكا راسك باراكا شبابي كورونا تبي بسيطة بسيطة صبا بسيطة 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 شيء في الربي الو برنجي محمودة
باجوە بگرن ئەکتەری سەرێکی ڕێکلامەکانی ئێوە لای ئێمەیە جا ئەگەر جا ئەگەر پارەیەکی زۆرمان نێنێ ئیتر ڕێکلام و مێکلامی برنجی مەحمودیش فونیش جار ئێستا جواب مەوێت برنجی محمود ڕێکلامی ناوێ چۆن؟ برنجی محمود ڕێکلامی ناوێ بسيطة بسيطة سبسة بسيطة شێفوریا ئەی تۆ ێستا نەگیرا بووی ربا بەو ڕیکلام بوو ئەم قڕاناوی چالاکە حەزی لە چپسێکی چاکە بۆیانینی لای تاکە زۆر تەندروستە و زۆر پاکە ئەم چەشناوی باریە حەزی لە چپسی نینیە نینی تامی سروشتیە هیچ چپسێک وەک ئەو نییە هەژوانیش کوڕێکی جوانە حەزی لە ئاهەنگێرانە لە یادی لەدایک بوونەکەی چپسی نینی بوو هەڵبژار دەکەی نینی هاوڕێی مناڵانە تامی خۆشە و بێزیانە بۆن و ڕەنگی هەمە جۆرە شێوە و قەبارەی زۆرە بشاری نینی تامێکی لە یاد نەکراو چۆن زۆپای ئەسڵی تۆیۆتۆمی تۆربۆ یابانەی دەناسرێتەوە وشەی تۆربۆ ناوی مارکەکە نیە ناوی مارکاستەیەکە تۆیۆتۆمیە و ئێستا لە عێراق و کوردستان بە تۆربۆ ناسراوە و هەربەم هۆیەوە دەرفەت بۆ ساختی ئەم کاڵایە لە بازاردا زۆر بووە و بە ناوی تۆربۆ لە وڵاتانی تر ساختە دەکرێت بۆیە پێتان ڕادەگەیەنین کە تەنها وشەی تۆیۆتۆمی مارکە ئەسڵیەکەیە گەرانتی 3 ساڵی لەگەڵدایە بە تەنها زۆپای تۆیۆتۆمی فتیلەکەی سیاڵقی هەیە کە بەشی 3 ساڵ دەکات زۆپای تۆیۆتۆمی یابانی مۆدێل RC87 ئارامی و دڵنیانی هەیە بە ڕێگەی کار یان ڕوخسار یان پەنجەمۆر یاخود بە تێکەڵاوی توانای هەڵگرتن و مانەوەی و تۆمارکردنی 10,000 هاتن و دەرچوونی کارمەندانی هەیە پادێکی بەهێز کە بۆ مایاری زیاتر پەیوەندی بکەن بەم ژمارە مۆبایلانە تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام ئەمڕۆ هەردوو مەکتەبی سیاسی پارتی و یەکێتی بە سەرۆکایەتی نێژیبان بارزانی سەرۆکی هەرێمی کوردستان لە باڵەخانەی سەرۆکایەتی هەرێم لاولێرکۆ دەبنەوە بە پێی زانیاریەکان با هەڵماڵەوانی هەڵسەرۆکی یەکێتی سەرۆکیشانی یەکەمەکەی لەسەر دواتر تەقییان لە هێزەکانی هەشت کردووە هەروەها سەرچاوەیەکی تەندروستی ژاشکرای کردووە هەشت برینداری ڕووداوەکە بۆ نەخۆشخانەیەکی بەغدا گوێزراونەتەوە هاوکات و سەرچاوامیی عێراق زانیاری زیاتری لەبارەی ژمارەی برینداران و زیانە مادیەکان نەخستوەتە ڕوو بەشی ڕاگەیاندن و پەیوەندیەکانی دەواازەی سنووری حاجی عومەران ڕایگەیاند هاتوچۆی گەشتیاران لە نێوان هەرێمی کوردستان و ئێران ئاسایی بووەتەوە لە ڕاگەندراوێکدا بەشی ڕاگەیاندنی دەواازەی سنووری حاجی عومەران ڕایگەیاند ئەوانەی گەشت دەکەن لە هەرێمی کوردستانەوە بۆ ئێران یان بە پێچەوانەوە دەبێت پشکنینی کۆرۆنا بکەن بەهۆی بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا لە مانگی شوباتی ئەم ساڵەوە دەواازە سنووریەکانی هەرێمی کوردستان بەڕووی هاتوچۆی گەشتیاراندا داخراون فڕۆکەکانی تورکیا یەکینەکانی بەرگری شنگالیە پەشە
دیاپەژەیان لە ناوچەی بارێ سەر بە شارۆچکەی سنوونێ بردومان کرد. بەپێی زانیاریەکان کاتژمێر 8:30 ئەمشەو فڕۆکە بێفڕۆکەوانەکانی تورکیا ئۆتۆمبیلێکیان کردووەتە ئامانج و تێکیان شکاندووە کە ژمارەیەک ئەندامی یەپەشەی تێدا بووە. بردومانەکە دوای ئەوە دێت مانگی ڕابردوو حکوومەتی عێراق و هەرێمی کوردستان لەسەر دۆخی شارۆچکەی شنگال لەسەر چەند خاڵێک ڕێکەوتون و داوایان کرد پەکەکە لەو ناوچانە بکشێتەوە. حکوومەتی تورکیا ژامادەی خۆی بۆ هاوکاریکردنی عێراق لەو بارەیەوە نیشان داوە. سەرۆکایەتی بەڕێوەبردننی کارەسات و باری لە ناکاوی تورکیا ئافاد ئاشکرای کرد. ژمارەی گیان لە دەستدان بەهۆی بوومەلەرزەکەی ئیزمیر بۆ 115 کەس بەرز بووەتەوە. بە پێی ڕاگەندراوی کە لە ئافاد بڵاو کراوەتەوە لە پاش بوومەلەرزەکەی 30 تشرینی یەکەمەوە 2846 بوو پاش لەرزە ڕوویان داوە کە هێزی 46یان لە سەروی 4 پلەی ڕیختەرەوە بووە. بە پێی زانیاریانی کە لە ناوەندی هەماهەنگی تەندروستی کارەساتەوە وەرگیراوە 115 کەس لە بوومەلەرزەکەدا گیانیان لە دەستدا و 1034 کەسیش بریندار بوون و 1011 کەسیان لە دوای وەرگرتنی چارەسەری پێویست ڕەوانەی ماڵەوە کراون و چارەسەری پزیشکی 23 کەسی دیکەش بەردەوامە. ئاماری توشبووان بە پەتای ڤایرۆسی کۆرۆنای نوێ لە جیهاندا بەرز بووەوە بۆ زیاتر لە 50 میلیۆن حاڵەت. بەپێی دوایین زانیاریەکان ژمارەی توشبووان بە پەتای کۆرۆنا لە جیهاندا گەیشتە 50 میلیۆن و 7474 توش بوو. زۆرترین حاڵەتی توشبوون بۆ پەتایە بە 10 میلیۆن و 1386 حاڵت لە ئەمریکا تۆمار کراوە. هاوکات دوای ئەمریکا ڕیزبەندیە وڵاتانە زۆرترین حاڵەتەکانی توشبوونیان بۆ پەتا جیهانیەوە تۆمار کردووە. هندستان، بەرازیل، رووسیا و فەڕەنسا. بەپێی ئامارەکان لە سەرانسەری جیهان 1,253,553 کەس دوای توشبوونیان بە ڤایرۆسی کۆرۆنای نوێ گیانیان لە دەستدا و 35,438,738 کەس لە ڤایرۆسەکە چاک بوونەتەوە. بەپێی زانیاریەکانی پەیامیش توشبوانی ڤایرۆسی کۆرۆنا لە سلێمانی تاتێت زیاتر پەرەدەستێنێت و بڕیار وایە کە بەشێک لە نەخۆشخانەی شاری سلێمانی تەرخان بکرێت بۆ توشبوانی ڤایرۆسی کۆرۆنا. بینەرانی عزیز بەشێک لە هەواڵ و زانیاریەکانمان پێشکەشکردن پاش ناوبڕێک هاوکارانمان لە پەیامی ڕۆژ لەگەڵتان دەبن. بڵێ بینەرانی عزیز دەچینە لای هاوکارمان ئازاد ئۆمەراوایی. ئازاد سڵاوت لێبێ و زانیاریەکانی دەڤەری سۆران لای تۆ چی هەیە؟ بەڵێ سڵاو لە ئێوە و لە بینەرانی بەڕێزیش بێتن. دیارە دوای ئەوەی مەرزی نێودەوڵەتی حاجی ئۆمەران بۆ ماوەی نزیکەی 8 مانگ بەڕووی گەشتیارانی هەرێمی کوردستان و وڵاتانی دەرەوەش داخرا بەهۆی ئەو پەتایکەوە ڕووی لە هەرێمی کوردستان کردبوو. بۆ ڕێکارە خۆپارێزیەکان مەرزەکە بەڕووی گەشتیاری هەم ئەو هاوڵاتیانی کەوا لە هەرێمی کوردستان ئەسنا وڵاتی ئێران هەرە وها و هاوڵاتیانەی لە وڵاتی ئێرانیش لە ڕێی مەرزی نێودەوڵەتی حاجی ئۆمەراندا هاتنە کوردستان بە تەواوی مەرزەکە داخرا بوو. بەڵام دیارە بەپێی بڕیارێکەوە دەرچووە مەرزی نێودەوڵەتی حاجی ئۆمەران بڵاوی کردوێتەوە کەیدا هاتووە مەرزەکە بەڕووی گەشتیارانی هەم ناوەخۆ هەم دەرەوەدا دەکرێتەوە. ڕۆژانە هاوڵاتیان دەتوانن سەردانی وڵاتی ئێران بکەن بە پێچەوانەشەوە لە وڵاتی ئێران دەتوانن سەردانی هەرێمی کوردستان بکەن. دیارە بەپێی ئەو بڕیارانەی کەوا دەرچووە هاوڵاتیان پێویستیان بەوەیەکەوە ڤیزای وڵاتی ئێرانیان هەبێتن کە بە وڵاتی ئێران دەڕۆن. هەروەها پێویستە پشکنینی ڤایرۆسی کۆرۆناش لە نێوخۆی هەرێمی کوردستان ئەنجام دەن. بە پێچەوانەشەوە کە لە وڵاتی ئێران و هاوڵاتیانەی هەرێمی کوردستان یاخود وڵاتی ئێران دێنە هەرێمی کوردستان لە مەرزی نێودەوڵەتی حاجی ئۆمەران پشکنینی ڤایرۆسی کۆرۆنایان بۆ دەکرێت و بڕی 60,000 دینار لە هەر هاوڵاتیەک وەردەگرێتن کەوا پشکنینی ڤایرۆسی کۆرۆنای بۆ ئەنجامەدرێتن. دیارە پشکنینەکەش دوای 24 کاتژمێر بە هاوڵاتیان ئەدرێتەوە. هەر هاوڵاتیەک کە هەڵگری ڤایرۆسی کۆرۆنا بێت دوای 24 کاتژمێرە لە ڕێگای تەلەفۆن ئاگادارەکرێتەوە کەوا هەڵگری ڤایرۆسی کۆرۆنا. ئەگەر هەڵگریش نەبێتن ئەوە تەلەفۆنی بۆ ناکرێتن. بەڵێ دیارە دوای 8 مانگ مەرزی نێودەوڵەتی حاجی ئۆمەران ئەمڕۆ بەڕووی گەشتیارانی هەرێمی کوردستاندا دەکرێتەوە. هاوڵاتیان گلەیی ئەویان هەیە کەوا ئەو بڕەپارەیەی
لە هاوڵاتیان وەرەگیرێ بڕێکی زۆرە بڕی 6,000 دینار کە دەیەوە هەرێمی کوردستان هەروەها بۆ ڤایرۆسی کۆڕۆناش لە نێوخۆکە پشکنین ئەنجامەدا بە هەمان شێوە پێویستی بە بڕی 6,000 دینار هەیەکەوە ئەکاتن 120,000 دینار ئەمە بە تایبەتی بۆ ئەو خەڵکانی کە نەخۆشن یاخود قوتابین سەردانی وڵاتی ئێران دەکەن ئەم پارەیە بۆیان زۆرەوە بە زۆریان لەسەر ئەکەوێتن بەڵام ئەمە زانیاریەکانی قەزای سۆران بوو. زۆر باشە کاگازاد ئەی بارەدۆخی بارانبارین و پلەکانی سەرما و گەرما لە دەڤەری سۆران بە شێوەیەکی گشتی بارانباری لەوێ پلەکانی گەرماچیان لێ هاتووە بارەدۆخی هاوڵاتیان پێداویستەکانی بەرەوەرزی سەرماچوون. کاکشمان دیارە سەبارەت بە ڕەوشی کەش و هەوا لەم دەبەرە پلەکانی گەرما زۆر دابەزیون لە ئێستادا و ئێستا کەم قسە بۆ ئێوە ئەەکەم قسەر باران ئەبارێتن لە 3 ڕۆژی ڕابردوش ڕێژەیەکی باشی باران لە دەبەرەکە باریوە بە حکمیەوەی ئەم ناوچەیەکی شاخاویە و ناوچەکەی ساردا لەم ناوچێ زستان سەختترە لە ناوچەکانی تری هەرێمی کوردستان بە حکمی ئەوەی ناوچەی کوێستانی زۆرە و زوو بەفر ئەبارێ لە ئێستادا لە ناوچە کوێستانیەکان بە تایبەتی ناوچەی هەڵگۆرد و ئەوانە بەفرباری و ئەمە شوا ئەکاتن کەوا لەم ناوچانە سەرما زووتر دەست پێ بکە و هاوڵاتیان زیاتر پێویستیان بە سوتەمەنی بێتن پێویستیان بە گەرمکەرەوە ئەبێتن بۆیە تاوەکو ئێستا لە نێوسەنتەری قەزای سۆران نەوت دابەش نەکراوە تەنها لە ناوچە شاخاویەکان لە سنووری سیدەکان و لە حاجۆمران لەو ناوچانە دەست بە دابشکردنی نەوت کراوە هاوڵاتیان ساڵانە پێویستیان بە 3 تا 4 بەرمیل نەوت ئەبێتن کەوا بۆ خۆگەرمکردنەوە بەکاری بهێنن بۆیە حکوومەتی هەرێمی کوردستان پێویست ئەکاتن کەوا نەوتێکی زیاتر بۆ ئەم ناوچانە دابش بکا بۆی هاوڵاتیان بتوانن لە زستاندا بۆ خۆگەرمکردنەوە بەکاری بهێنن. زۆر باشە زۆر سپاس بۆ هاوکارمان ئازادۆ مەراوایی سپاس بۆ زانیارەکانت. بەڵازان دەچینە پارێزگای سلێمانی دەچینە لای ڕامیار عوسمان پێیان بڵێنمە ڕامیار سڵای خوا لێبێ دوایین زانیارەکانی پارێزگای سلێمانی چین؟ دانیار سڵاوی خواتان لێ بێبیانیتان باش ئەمڕۆ لە شاری سلێمانی دانیشتێکی دیکەی هێرشکردنە سەر ڕۆژنامەنووس ئاسۆ سەردی بەڕێوە دەچێت دیارە ئاسۆ سەردی لە 29 هەشتی ساڵی 2011 دوای ئەوەی کە شوێنی کارەکەی خۆی چێدێنێ کە ئەو کاتە سەرنووسەری ڕۆژنامەی ئاوێنە بوو دوای ئەوەی کە شوێنی کارەکەی جێدێڵە لەلایەن کۆمەڵێک کەسەوە بە مسکە دەماچە هێرش دەکرێتە سەری و بریندار دەکرێەوە دوای 30 تەقەڵ سەری بۆ دەدوردرێتەوە ئەوە بووکە ئەو کاتە دەنگدانەوەی زۆری لێکەوتەوە لە کاتێکدا ڕۆژنامەنووسێک لە کاتی کارەکەی کە شوێنەکەی جێهێشتووە هێرشی کراوەتە سەر دیارە لە ساڵی 2011 تا ئێستا ئەم کەیسەیەک لای نەبووتەوە ئەمڕۆ دانیشتێکی دیکەی ئەو ڕۆژنامەنووسە بە ئامادەبوونی بەشێک لە ڕێکخراوەکانی مافی مرۆڤ و هەروەها بڵێن سنتەری میترۆ و ڕێکخراوەکانی دیکە لە دادگای سلێمانی بەڕێوە دەچێت و ڕۆژنامەنووسانی شاوکات دەتوانن ئامادەی دانیشتەکە بن بۆی کە بزانن ئەمڕۆ دادوەر چ بڕیارێک لەو بارەوە دەدا دیارە ئەو کاتە کە هێرش کرا سەری نزیکەی ئەمە 8 ساڵێک تێدەپەڕێت و نیگەرانی زۆری لێکەوتەوە لە دوای هێرشەکە داوایان کرد بە زووترین کات بکەرانی ئەم ڕووداوە دەستگیر بکرێت بەڵام بەداخەوە تاوەکو ئێستا نزیکەی 8 ساڵ تێپەڕێ بەسەر ئەم ڕووداوەدا تاوەکو ئێستا دانیشتەکان کۆتایی نەهاتووە و ئەمڕۆ دادگایەکی بڵێن دانیشتێکی دیکەی دادگا لەم بارەیەوە بەڕێوە دەچێت لە شاری سلێمانی دانیار توشبانی کۆرۆنا ڕۆژ لە دوای ڕۆژ لە هەڵکشان دەکات دیارە بەپێی وتەکانی چێگری بەڕێوەبەری گشتی تەندروستی سلێمانی نەخۆشخانەکانی سلێمانی لە ئێستادا وەکو پێویست شوێنیان نەماوە بۆ توشبانی کۆرۆنا بەدەر لەوانەی کە لە ماڵەکانی خۆیان چارەسەرەکەن بە سووکی تەنها نیشانەکانیان تێدایە خەڵکێکی زۆر ڕووی لە نەخۆشخانەکان کە ئەوانی کە پێویستیان بە ئامێرەکانی هەناسەدان هەیە دیارە نەخۆشخانەکان پڕ بوون هەنێک دەنگۆ هەیە کە بەشێک لە نەخۆشخانەی شاریش کە تەواریەکەی شاری پێدەوترێت تایبەت بکرێت بە توشبانی کۆرۆنا کە تاوەکو ئێستا ئەمە تایبەت نەکراوە بەڵام چێکری بەڕێوەبەری گشتی تەندروستی سلێمانی ڕایگەیاندووە کار دەکەن دیراسەی دەکەن ئەگەر هاتوو گونجاو بێت بەشێک لە نەخۆشخانەی شار کە تەواریەکەیان فریاکەوتنی پێدەوترێت ئەمەش بە هەمان شێوە بکرێت بە چارەسەریان بۆ توشبانی کۆرۆنا بەکار بهێنرێت بەڵێ دانیار زۆر باشە ڕامیار ئەوەی ئێستا بەلای هاوڵاتیانی پارێزگای سلێمانی و گرنگە دابشکردنی نەوتە لەو پارێزگایەدا لە ئێستادا گەرزانیاری دەبێت
بەڵبەندی چەند وەری دەگرێت و لە کوێنەوە دابش دەکرێت ئایا بەردەوامی هەیە؟ بەدڵنیاییەوە نەوت دابش دەکرێت لە ئێستادا و بەپەی زانیاریەکانی من تا ئێستا لە مەڵبەندی دوون کە گەڕێکی ئازادیان لای مزگەوتی هەنجیرەکەی پێدەوترێت لە هەفتەی ڕابردووەوە ینی ڕۆژانە ئەوەی کە من بزانم 2 ڕۆژ جارێک نەوت دابەشەکرێت لەو مەڵبەندانە بەپەی ئەو حسەی کە هەیە پێشتر پارێزگاری سلێمانی ڕایگەیان کە داوایان لە بەغا کردووە کە حسەی یارێمی کوردستان زیاد بکەن و هەفتەی ڕابردووش بوو ئەوەی کە زانیاری هەبێ لای ئێمە پارێزگاکانی باشتر بڵێن پارێزگاکانی هەرێمی کوردستان لەگەڵ بەغا کۆبوونەوە و پارێزگاری سلێمانی ڕایگەیان کە داوایان لە بەغا کردووە بەشەنەوتی هەرێمی کوردستان زیاد بکەن بەڵام تا ئێستا ئەو بەشەنەوتە زیاد نەکراوە و ینی پێ ناچێت ئەم ساڵ ئەگەر بەم شێوێ بڕوات سەرجەم مەڵبەندەکانی سلێمانی بتوانن لە وەرگرتنی 150 لتر نەوت سوودمەند بن و ئێستا لە مەڵبەندی دوو ئەوەی کە بزانم تا ئێستا کۆتایی نەهاتووە و نەوت دابش دەکرێت هەفتەی 2 ڕۆژ جارێک بەسەر هاوڵاتیاندا و لە گەڕێکی ئازادی تا ئێستا بەردەوامە لەسەر دابشکردنی نەوت. زۆر باشە ڕامیار ئەگەر زانیاریەکی ئەوەت هەبێ لەسەر بابەتی کەرەنتینەکردن وەک دیارە بەهۆی زیاتر بڵاوبوونەوەی کۆڤید-19 بەشێکی زۆر لە وڵاتانەشی کەوا کەرتی تەندروستیان زۆر باشە کەرەنتینیان دەست پێ کردوێتەوە پرۆسەی خوێندن لە کوردستان یاخود کەرەنتینکردن هەر بەو شێوە بەردەوام دەبێت یان گۆڕانکاری بەسەردادە هیچ زانیارێکی فەرمیت لایە؟ هیچ بڕیارێک نییە شوان تا ئێستا لەسەر کەرەنتینکردنی هاوڵاتیان بۆ جارێکی دیکە و پرۆسەی خوێندنیش وەکو خۆتان ئاگادارن تا ئێستا بەم شێوەیە دەڕوات کە بەشێک لە ناوەندەکانی خوێندن بەتایبەت ئەو قوتابخانانەی کە قوتابخانەی حکومیان پێدەوترێت لەلایەک بەهۆی کۆڤید-19 لەلایەک بەهۆی ئەوەی کە مامۆستایان داواکاریەکانیان جێبەجێ نەکراوە تا ئێستا بایکۆتی هۆڵەکانی خوێندن بەردەوامە و هەڵوێستی مامۆستایانی ناڕازی و هەروەها یەکێتی مامۆستایانیش تا ئێستا هەمان شتە تاکوتەرا لە بەشێک لە قوتابخانەکانی دەرەوەی شاری سلێمانی بەتایبەت ئەوانی کە پۆلی دوانزەن خوێندن دەستی پێکردوێتەوە بەڵام وەکو مامۆستانی ناڕازی خۆیان ئاماژەیان پێکردووە پرۆسی خوێندنەکە وەکو پێویست نییە کەمتر قوتابیان و مامۆستایان دەشتێنێ هۆڵەکانی خوێندن بەڵام لە سەنتەری شاری سلێمانی زۆربەی هەرە زۆری قوتابخانەکان تا ئێستا بایکۆتیاندا بەردەوامە و مامۆستایان دەڵێن جگە لەوەی کە کۆڤید-19 هەیە دەڵێن ئەگەر داواکاریەکانیشان جێبەجێ نەکرێت ئەوان ئامادەنین لە ئەو داواکاریانەی کە ئاراستیان کراوە بۆ کردنەوەی دەرگای خوێندنگەکان بشنەوەنێ هۆڵەکانی خوێندن و هەروەها بەڕێوەبەری گشتی پەروەردەی سلێمانیش 2 هەفتە بەر لە ئێستا داوای لە مامۆستایان کرد کە پێویستە دەرگای خوێندنگەکان بکەنەوە ئەوان دەزانن کە معاناتی مامۆستایان زۆرە و هەروەها نەبوونی موچە هەیە بەڵام وەکو ئاماژەی پێکرد ناکرێت ساڵێکی قوتابیان یان خوێندکاران بفەوتێ بەهۆی بایکۆتی خوێندنەوە بەڵام مامۆستانی ناڕازی بەدەم داواکاری بەڕێوەبەری گشتی پەروەردەی سلێمانی و نەهاتن ئەوان وتیان کە تاوەکو حکوومەتی یاریمی کوردستان داواکاریەکانیان جێبەجێ نەکات ئەوان ناگەڕێنێ هۆڵەکانی خوێندن چکەوەکو خۆیان ئاماژەیان پێکردووە کەم تەرخەمی وەزارەتی پەروەردە لە ئاست جێبەجێکردنی داواکاریەکانیان گەیشتە ئاستێک ئەوان بە هیچ شێوێک ئامادەنین بگەڕێنەوە و هۆڵەکانی خوێندن وە سەبارەت بە کەرەنتینکردنیش تا ئێستا بڕیارێکی ئەوتۆنیە لیژنەکانی بورە لیژنەی ڕوبەڕووبوونەوەی ئۆپراسیۆنەکانی ڤایرۆسی کۆڕۆنا لە شاری سلێمانی تا ئێستا کۆبوونەوەیەکی تریان نەکردووە لە کۆبوونەوەی پێشوشە کە 2 هەفتە بەر لە ئێستا ئەنجامدرا بڕیاری ئەویان نەدا کە جارێکی دیکە کەرەنتینکردنی هاوڵاتیان بگەن بە ڕێکارێک بۆ خۆپارێزی یان کۆنتڕۆڵکردنی پەتای کۆرۆنا. زۆر باشە زۆر سپاس بۆ هاوکارمان ڕامیار عوسمان سپاس بۆ زانیاریەکانت لە ساری سلێمانیەوە لەگەڵمان. بەڵێ بینەرانی عزیز لە تۆڕی دوین بەرنامەکەماندا باز لە سوود و زیانەکانی تیشک و سۆنەر دەکەین بۆ پێی کە زۆرێک لە نەخۆشەکان بێبێ بوونی هیچ هۆشیارێکی تەندروستی داوا لە پزیشکەکان دەکەن کە تیشک یاخود سۆنەریان بۆ ئەنجام دەن. ئێمە لەم تەوەرەیەماندا باز لە سوود و زیانەکانی دەکەین و بزانین تیشک چیەوە بزانین لە چه حاڵەتێکدا پێویستە کە تیشک یاخود سۆنەر ئەنجام دین. بۆ قسەکردن لەسەر ئەم بابەتە میوانداری زۆر بەڕێز دکتۆر بەختیار تاڵەبانی دکتۆرا لە تیشک و سۆنەرمان کردووە. کاک دکتۆر زۆر بەخێر بێ. زۆر سپاس بۆ خۆشەویستی بەرنامەکەم سپاسان. کاک دکتۆر دەمەوێت سەرەتا بزانین تیشک چییە؟ ئەو شەی کە زۆر جار لە ناو خەڵکا باوە ئاشعای پێوە دەوترێت ئەمە مانای چیەوە؟ ئەگە بۆمان باس بکەیت. بەڵێ تەمەن بۆ زانیاری
ئێوەش و بینەرانی عزیز ڕەنگە بڵێن ئەم بابەتیان چۆن هێنا لە ناو هەموو سیاست و ئەمە لە بەرەوەی دوێنە هەشتی 11 بوو ڕۆژێکە کە ئەو ڕۆژە تقریبن ئەکرێت بە ڕۆژی تیشک و سۆنەر لە جیهانە لە هەشتی 11 هەموو ساڵێکە مناسبەیەک دەکرێت تیشک و سۆنەر ڕاستە ناوەکەی وان دراوە بەڵام ئێستا فراوانترە کە ئاماژێکی پێ دەکەین کە بەشەکانی چییە لە بواری با بڵێن طبیە بە بەشی رادیۆلۆجی ناو دەبرێت یان بەشی ئەشیعە ناو دەبرێت بەڵام دوایی سۆنەریشی بۆ دۆزرایەوە تەبەن بە نزیکەی سەدەیەکە ئەم بەشە خزمەت دەکات بە مرۆڤایەتی و لە پەنجاکانەوە بە تایبەتی زۆر گرنگی پێدراوە لە هەفتاکانەوە دۆزینەوەی تازی بۆ دۆزراوت ئەوەندەی کە باسەکرێت لە پێش پەنجاکانەوە یەکەم جار بەستەنها تیشک بووە ئەشیعە بووە کە دیاردەیەکی فیزیاییە ناچمە تەفسیلە بوارە فیزیایەکەیەوە کە لە ڕێی هەندێک جیهازەوە هەندێ وەکۆڵێت مشیع دەنێرێت تیشک دەنێرێت پاشان لە مرۆڤەکە دەدات و پاشان گەڕانەوەیەک ڕوو دەدا و کاردانوەیەک ڕوو دەدات و فلیمێک دەرەچێت شک لێ دەرەچێت ئەوەی کە زۆرجار بینەران پێی ئاشنان کە ڕەنگی ڕەش و سپیە کە ئەوە پێی دەڵێن ئەشیعە ئەمە لە سەرتاوە بوو لە جەنگە جیهانیەکانە بەکاردەهێنرا دوای هێواش شێواش تەنها و تەنها بۆ جەنگ بەکارنێنرا بۆ بوارە مەدینەکەش بەکارنێنرا هاتە ناو خەستەخانەوە لە هەفتاکان و اینجا بیریان لەوە کردەوە کە چۆن بتوان شتێکی تر بدۆزنەوە اینجا ناو لەش ببینێت ینی بینەران ئەزانن ئێمە ناتوانین ئەشیعە بۆ هەموو کەسێ بەکاربێنین بە تایبەتی ئەوانەی کە دووگیانن چکە کاریگەری لەسەر کۆرپەلە دروستەکان لێەوە اینجا کە چوون بۆ شتێکی تر کە لە بواری ئەشیعە و سۆنەر ئەویش بریتە لە سۆنەر زۆر جار بینەران دەپرسن هەر فرسەتی بێنم لێراش تێ باس کەم سۆنەر ئەشیعە نییە ڕاستە سۆنەر بەشێکە لە ئێمە بەشێکە لە بەشی تیشک و سۆنەر بەڵام تیشکی نییە ڕادیشنی نییە کاریگەری نییە و زیانی نییە بۆ کۆرپەلە هەر ئەوەشە کە باشترین فەحز کە هەموو دکتۆرەکان بۆی دەکەن بریتە لە سۆنەر چکە سۆنەر دەنگێکە سەڵتێکە لە جیازەکەەوە دەڕات بۆ ناو لەشی مرۆڤەکە لەێو دیسانە و ئەگەڕێتەوە لەو شکانەوە و کاردانەوەیە فلیمێک دروستە بێت ڕسمێک دروستە بێت لەسەر شاشەکەەوە ئێمە دەتوانین ببینین دوایەوەی کە تیشک وەختی خۆی تەنها و تەنها یەک تیشک بوو ئەوەی کە بەتەمەەن بێسەیر بەرنامەکانمان بکات ئێستاکێ لە هەفتاکان و هەشتاکانیشە تەنانەت ئەچوو بۆ خستەخانێک تەنها یەک ئەشەیەکەی ئەگیرا بۆ قاچ بیریان لەو کردو چۆن بتوانین پارچە پارچەیکەین وەکۆڵێت وردورد ببینین وەکۆڵێت مەقتع ببینین بە تایبەتی ئەشیعە مەسەن بۆ سەردەگیرا تەنها بەس دیوێکی دەرەکەوت لێەوە اینجا کە بیریان لە شتێکی تر کردەوە کە بە تایبەتی لە هەشتاکانەوە بەرەو پێش و هەنگاو بە هەنگاو کە پێی دەڵێن ئەشیعەی مەقتعی ینی ئێستا ئەم زۆر جار لە بەرنامەکانە وتومە بە حکمەوەی لە لای خۆمان شکڵەکەی لە تەنوریە چوو هەر پورە منجباجیافتا و ناویان نا تەنوری ئێستش هەر بەدەمی ئۆپۆلە پیرێژنەکان و حاجزنەکان مەش هاڵین تەنوری خستخانی تەنوری لەوەیە این با فەحسی تەنوری لە بەرەوەی شکڵەکەی لە تەنورە چاو نەخۆشەکە چۆن ناو ئەهاتە دەرەوە ئەگەر ئەشیعەی مەقتعیە ئەشیعەی مەقتعی و یاخود بە ئینگلیزی پێ دەڵێن سیتی سکان ئەمە بەرەو پێشچوونی ئەشیعەی عادیە واتە پارچە وەرێک دێ ئێمە جاران بەس ئەمانوت پەراسوویکی شکاوە ئێستا لەگەڵ ئەوەشا دەڵێن بۆ نسیەکانی وایە سکڵدانوچکەکەی وایە بۆ نەڕی خۆڵەکانی وایە لە دوای نەوەتەکانەوە اینجاکە هێوا شێواش بیر لەوە کرایەوە یەکەم جار ئەشیعەی عادی دۆزرایەوە دوای سۆنەر دۆزرایەوە کە زیانی نییە بۆ کۆرپەلە و بۆ دایک و بۆ مرۆڤ دوای اینجا کە ئەشیعەی تەنوری دۆزرایەوە کە بتوانرێت هەموو بەشەکانی لاشە ببینێت ئێستا لە نوکی پێوە تا تەوقی سەر ئەشیعەی تەنوری ڕۆڵ و کاریگەریکی هەیە ینی هەتا تەنانەت ئێمە زۆر جاروک و خۆمان وەکو بەشی ئەشیعە شانازی بە بەشەکەی خۆمانەوە دەکەین چونکە لە 175 زۆرێ لە نەخۆشیەکان بە دوور و نزیک پەیوەندی بە ئێمەوە ینی هەموو ئەو شێرپەنجانی کە بینەران دەیبینن تا ڕادێک ئەبێ بە فلتەری ئێمە تێپەڕ بکات ئەشیعەی بۆ مەسەن سەرەتانی مێشکە سەرەتانی ڕەحمە هێلکەدانە تەنانەت لەم بەڵاگەورەی کە ئێستا کۆڤید 19 بەشی ئەشیعە ڕۆڵ و کاریگەریکی زۆر دەبینێت کە جاری وایە لە فەحسی خوێنە دەرناچێت بەڵام لە ڕێی ئەشیعەی HRCT و کە پێ دەڵێن ئەشیعەی تەنوری سیەکان دەرەچێت دوای ئەوە اینجا کە هێوا شێواش بابەتێکی تر دۆزرایەوە کە پێی دەڵێن MRI کە ڕەبتی یەکەم بە بابەتەکە MRI ڕەنینی مغناتیزیە ئەمەش زۆر جار ڕەنگە هیسەیەکسەری بینەرێک سەری بەرنامەکە بکا بڵێ MRI بۆ نووسراوە ناوێرم بیکەم ئەتر ئەڵێن ئەشیعەیە تیشکی زۆرە نا MRI کە ڕەنینی مغناتیزیە
کە کوردواری خۆمان پێ دەڵێن ئەشیعی مۆغناتیزیە مەش لە دەمی ئەوانەوە زۆرجار لە سیمینارەکانەوە دەڵێن بەڵام خۆی ئەشیعان نییە تیشک نییە بوارێکی مۆغناتیزیە وەکو سیتیسکانەکە وایە بەڵام دەچێتە ناو جیهازەکەەوە بوارێکی مۆغناتیزیە تەنان زۆر جارێمە بۆ ئافرەتی دووگیانیش ئێمەڕای دەکەین ئەمەش بۆ خۆی پێشکەوتنێکی زۆر گرنگ و مهم بوو کە تیشکی نییە و ڕادیشنی نییە لە هەمان کاتە نەخۆشێکە تووشی حادسێکی سیارە بۆ ئەکرێ لە هەفتەیەکا دووسێ جار بۆی بکرێ بابەتێکی ترکە بەداخەوە لە کوردستانی خۆمان هێشتا کە بە قۆت و بەهێز نییە ئەوش بریتە لە ئایزۆتۆپسکان کە مادەیەکی جۆرە کیمیاوی تێدا بەکاردێت کە باگراوندێکی کیمیاوی هەیە کە پێم وایە هێشتا کە عێراق لە وەکۆڕە سیاسەتی نێودەوڵەتی ڕێگە پێدراو نییە کە ئەو جۆرە دەرمانانە بێنێت ئەگەر مەسەن ڕێگەش بدرێت پێم وایە لە هەولێر بەرەبەردانێک هەیە و ئیشی لەسەر کاویان لە جنوبیشا بەڵام هەم خۆی سعرەکەی زۆر گرانە هەم نەتوانراوە بە تەواوەتی 100% کە ئەو جۆرە جیهازانە بێنرێت کەواتە ئەشیعی عادی و سۆنەر و سیتیسکان و ئێماڕای و ئایزۆتۆپسکان ئەم 5-6 نوعەمانەیە کە پەیوەندی بە ڕادیۆلۆجیەوەیە. بەس دکتۆرە لە بابەتی تیشک شتێکی تریش هەیە نازانم تا چەندێک لەگەڵ پسپۆڕێکەوەیە کە تیشەکانی لیزەریش هەر هەمان تیشکی با بڵێن زیان و سوودیان دەبێت یاخود هەمان کاریگەریان هەیە لەسەر جسمی مرۆڤ وەک پسپۆڕێکی زۆر جاڵێ بۆ گورچی لە مەسەلەن بەردیە تیشکی لیزەری بۆ بەکاردێن هەنی لیزەری دەچێتە قاڵبی تیشکەوە وەکو زیانەکانی وەکو زیانی تەبەن تیشک بحکم با بڵێن ڕادیشنێکە یان شێوە شەپۆلێکە کە ئەچێ بەناو نەخۆشەکەیە ئەندام ناپارێزە بەناو هەموو ئەندامەکانە ئەڕوات لە ڕووی زانستی و سەرمێنراوە ئەگەر بێت و ڕێژەیەکی زۆر لە تیشک لە نەخۆشەکە بدرێت و بە بەردەوامی لێ بدرێ و بە ناپێویست کاریگەریەکی دوورخایەن ڕەنگە لەسەر نەخۆشەکە دروستکات بەڵام ئەمە ئەوە نەگەێنێ کە نەخۆشێک مەسەن بترسێت مەسەرەن 5-6-7 ساڵانە لەواچە دا ئەشیعی سنگی گرت بێت ئێمە شتێکمانەیە پێڵن ملیهێرتز چۆن بڵێ پیاوانەیە کە چۆن لە کیلۆغرام یان چۆن لە کیلۆوات ئەمەش پیاوانەیە کە ئێمە تیشکی پێدەپێوین دیراسە کراوە ئەوەی کە جەنابەت لە مۆبایلە وەریەگری ئەوەی مناڵەکەت لە ئایپاد و ئایفۆن و وەریەگرێ ئەوەی کە جەنابەت هاوسەی ماڵێکی برجێکی گەورەی لەسرە ڕەنگە بەقەت سێ ئەوەنەی من تیشکت وەرگرت بێ کە من دکتۆری ئەشیعەم بوون و نەمەسەرن لە نزیکی بەشەکەی خۆم یانیسە بەڵاکان گەورەتر بووە تەنها پەیوەندی بە ڕادیشن و پەیوەندی بە ئەشیعونێ بەڵام نەخۆشێکە زیاد لە پێویست ئەشیعی تەنووری وەرگرێت چکە ئەشیعی تەنووری چەند قاتی ئەشیعی عادیە یعنی ئەمەش زۆر جار کە ئێمەی دکتۆر نەخۆشێکە زەرور نابێت پەیوەندی بە پرسیایی جەنابەت نەخۆشێکە زەرور نابێت لە کاک تۆ گیان تیشکێ باشم ئەشعەیە باشم بۆ بکە شتێکی وەکۆڵێ مواصفاتم بۆ بنووسێ ئێمە مواصفات نامانوێت لێ دێن ئەگەر نەخۆشێک گومانە با دەرزێک لە دەستیابێ ئەشعەیەکی عادی بۆ دەگرین بۆ ئەشعەی تەنووری بگرین چکە ئەشعەیەکی تەنووری کە سیتیسکانە یەک دانە لەوەچە بەقەت 100 ئەشعە یان هەندێک جار بەقەت 200 ئەشعەی عادی تیشکی هەبێت کاتە ئەگەر زەرور نەبێ ناینووسین ئەسب لەم مەسەلی کۆڤیدیا زۆر جار من لە هەندێک لە نەخۆشخانە حکومیەکانی ئەهلیەکان جاروات دەمەدەممان لەگەڵ نەخۆشێکا بۆ دروستە بێت دکتۆرەکاڵێ زانم 100% ئەوە تاڵنە ئەشعەیە تەنوورین بۆ بنووسە ئەو دکتۆرەکە دڵسۆزی نەخۆشەکەی کاڵێ کابراایکی بە تەمەن یان ئافرەتێکە تەمەن کاریگەری تیشکیش لە تەمەنێکە بۆ تەمەنێ فەرقەکات مەسەن ئافرەتێکی دایە حاجیەک 70 ساڵە خۆی ئەڵە دەستی لە دنیا شوردووە زۆر کێشەی نییە و تەمەنێکی خۆشی بەڕێ کردووە ڕەنگە ئەمە ترسمان نەبێ بەڵام ئافرەتێک هاتوو بەلای ئێمە 70 ساڵە سەرەتای تەمەنێتی سەرەتای گەشونمای هێلکەدانێتی سەرەتای گەشونمای ڕەحمێتی شووی کردووە یان خەریکە شووەکاو ئەم ماوەیە ئەمە کاریگەری تیشکەکە زیاترە بێت کاریگەری دروستە بێت لەسەر هێلکەدان لەسەر ڕەحم لەسەر مەمکی لەسەر ئەندامەکان لە چاو کەسێکی تری بە تەمەنەکەواتە ئێمە عادەتەن لە مناڵ زۆرە ترسین لەو کوڕوکشانش دەترسین کە لە تەمەنی 14 ساڵ تا 25 ساڵ ئەگەر نا گەورەکان ناڵین گەورەکان لی ناترسین بەڵام ڕەنگە زیانەکەی کەمتر بێت و ترسەکەی کەمتر بێت و بە مەدایەکی دوورخایەن ئەوەندە تاسیر لە نەخۆشەکە نەکات زۆر باشە کاک دکتۆر ئەو زیانانی کە بەر جستەمان دەکەوێت ئەو دەرەنجامە خراپانە چین کە دوجار کە بەهۆی ئەو زیانی تیشکۆ بەر جستەمان دەکەوێت ئەو زیانانە چی دەبێت ئەو دەرەنجامانە چینواتە دوایی تووشی چ جۆرە نەخۆشیێک جۆری چی بڵێ تەبەن توێژینەوە زۆرە بینەر وانەزان هەرچیەکە وت بڵێ ئەرە وڵات تەواو منیش لەمە هەیە بەس بۆ نمونە مەسەن دیراسە کراوە ئەگەر ڕێژەیەکی تیشکی زۆری وەرگرت بێت ڕەنگە کاریگەری لەسەر ڕەحم و هێلکەدان دروستکە بۆیە مەسەن ئەو بەڕێزانی کە دوور بێت لە هەموو لایەک و لە بینەران شێرپەنجەی بۆ نمونە شوێنێ لە ناوسکیان هەبێت تیشک وەرگرن وەکو عیلاج داری وایە ئافرەتەکە خۆیان لە کاکتۆر کەوتی تیشکم وەرگرت ئادەم نەماوە سوڕی مانگانەم نەماوە بۆ لەبەروی ئەم تیشکە ئەگەر بە ڕێژەیەکی زۆر بێ کاریگەری دروست دەکات ئەشێ بۆ نمونە کاریگەری لەسەر سنگی دروستکە
دروستکات ئەشێ کاریگەری لەسەر مەمەک دروستکات شێ کاریگەری لەسەر سیەکان دروستکات ئێمە هەندێک نەخۆشمان هەیە کە خۆمان ئەیبینین ڕۆژانە کە مەسەن سەرەتانی مەمکی هەبووە بۆی لابراوە الحەمدولیلا هەڵی نەداوەتەوە بەڵام کۆمەڵێ تیشکیشی لێ دراوە چکە ئێمە ئەوە بزانین ئێستاکێ لە تووبا و خۆشبەختین لە کوردستانی خۆشمانە بەشی تیشک و سۆنە تەنها بۆ تەشخیص بەکار نایە ئێستا بۆ عیلاجیش بەکاردێ ئێستا بۆ عیلاجیش بەکاردیانی بە تایبەتی بەشە تیشکەکەی ئێستاکێ سنتەرمان هەیە خۆشبەختی نستێمانی و لە پێم وایە لە هەولێری شێ و لە شارەکانی کەشەیە کە ئەو تیشکەی کە من بۆ ئەشیعە بەکارێنم بۆ تەشخیص و بۆ ناسینەوەی نەخۆشیەکان بەکارێنم ئێستا بە شێوازێک داڕێژراوە هەندێک جیهاز و تەرتیباتی لێ دروست کراوە بەڵام بە تۆزە بە ڕێژەی زیاتر اینجا کاریگەری لەسەر خانەکان دروستەکە یعنی خانە سەرەتانەکانی پێدەکوژێت بۆیە کاتی کە لەوە بۆمان دەرەکرێت کاتێک کە نەخۆشێک ئەشیعەیەکی زۆر وەرەگرێت جاری وایە لەو ئاستی مەمکەی سەرەکەین سیەکانی ڕەنگی گۆڕاوە شکلی گۆڕاوە ئیشکردنی گۆڕاوە ڕەنگە تۆزێک بەرەو پوکانەوە و تۆزێک بەرەو لە تووبا پێی دەڵێن فایبرۆسیس بە ڕیشابوون بچێت کەواتە ئەوە کاریگەریەکە ئەشێ بۆ نمونە بە ڕێزێکە ئێستا خەریکە کەمە بێتەوە ئێستا خۆشببختین ئێمە هەمیشە وەکۆڵێت بەدیلێکی ترمان هەیە وکۆڵە فەرعێکی ترمانێ بۆ ئیشەکە مەسن جاران منداڵێک لە شاری سلێمانی ئەگەر دوور بێخوایە سەرەتانی مێشکی هەبوایە ساڵانە پێویستێ کرد دوسێ جار ئەشیای تەنووری بۆ بگری ئەمە لەوات چە کاریگەری لەسەر مێشکی دروست کرا و کاریگەری لەسەر شانەکانی ئێستا دکتۆرەکە یەکەم جار ئەشیایەکی تەنووری بۆ دەگرێت بەڵام دوایی هەموو فەحسەکانی تر ئەکا بە MRI شعی بۆ بابڵێت تەنووری بۆ نانووسێت تامە جاروایە ڕخنەیەک دێتە سەرمانە شعی تەنووری تۆزێت سەری هەرزانە ئەڵێ بەخوا دیارە خۆی شەریکە بۆ MRI بۆ نووسیوە لە ژێرەوە شەریکە نا دکتۆرەکە خۆی باشترە زانێ MRI بۆ ئافرەتەکە یان بۆ مەسەن ئەو نەخۆشی کە شێرپەنجەی MRIەکە ڕاستە لەوە 100,000 بێ لە چا ئەوکەی تر بەچ لە زارە بەڵام MRIەکە تیشکی نییە و زیانی لاوەکی نییەوە کاریگەری لەسەر نەخۆشەکە دروست ناکە کەواتە کاریگەری لەسەر چاو دروستەکات کاریگەری لەسەر ئێستا دراسە کراوە ئەوانەی وەکو ئێمە کە زۆر لە بەشی با بڵێن رادیۆلۆجی دەوامەکەین ئەشی کاریگەری لەسەر غودە دروستکات هەمن تەلەبێکی دکتۆرام هەیە بە تەماین بەحسێک لە سلێمانی لەسەر ئەوە بکەین کە تەلەبێ لە لای خۆم کە ئایا ئەو کەسانی هەر خۆشمان وتمان باجارێ واز لە خەڵک بین جارێ خۆمان بزانین ئایا تەصحیحمان داوە ئەوانی کە لە بەشی ئەشیعین دراسە کراوە ڕەنگە کاریگەری لەسەر T3 و T4 و T6 کە ئەمانە کۆمەڵی هۆرمۆنات و کۆمەڵێ پەیامە کە لە ڕێی غودەوە لە ڕێی سایرۆیدەوە پێی دەزانیت کاریگەری دروستەکە کەواتە کاریگەری لەسەر هەموو بەشەکان دروستەکات بە دوور نزیکی بەڵام بەو مەرجەی وەکوتم نەخۆشەکە حسابی تەمەن و حسابی مودە و حسابی زەرورەت کرابێ ئەو زیانانە جیاوازی هەیە لە نێوان ئافرەتان و پیاوان دەواتە بۆ ئافرەتان زیاتر زیانی هەیە یاخود بۆ پیاوان بەدڵنیاییەوە ئافرەت بە حکمەوەی هۆرمۆن من و تۆ کابراوتنی بە قەفس مێڵ و بەی کۆڵەینەوە ڕەنگە زۆر هۆرمۆنات زۆر کاریگەریمان لەسەر دروست نەکات بەسەوە ئافرەتە خوشکە جوانەکانمانە هەموو مانگی پێویستی بە هۆرمۆنە بۆ سۆڕی مانگانە هەموو ساڵی پێویستی بە هۆرمۆنە بۆ مناڵبوون هەموو چەند مانگی پێویستی بۆ نمونە مەسەرەن ساڵی جاریان دوسێ جاریان جاروە 2 ساڵ بەسەر یەکەوە پێویستی بە هۆرمۆنە بۆ دروستبوونی شیر بۆ منداڵەکان ینی ئافرەت عادەتەن دراسە کراوە توێژینەوەکان و ئەو کتێبە زانستیەکانش باسەوە دەکرێت ئافرەت زۆرێ لە بەشەکانی بە هۆرمۆن دەڕوات عاتیفەکەی هۆرمۆنە یعنی هەر سۆز و عاتیفەکەی بۆ مناڵ سۆز و عاتیفەکە بۆ پیا و بێزار نەبوون و بێتاقەتەکانی هۆرمۆن ڕۆڵێکی گرنگە بینێ لە ئافرەتە بۆ شێمەی سە لە سلێمانیە دەیبینین ئەوانەی کە تووشی غودە دەبن ئافرەتە ئەوانەی تووشی کە بۆ نمونە تێکچوونی هۆرمۆناتە بن ئافرەتە یعنی من لە نۆرینگەکەی خۆم جاری وایە لە 20 نەخۆشی غودە سیانیان بۆ نمونە پیاوە چواریان پیاوە ڕەنگە 15-16 حەفتەیان ئافرەت بێ بۆ لەبەرەوەی هۆرمۆنات کاریگەری زۆرەوە بەداخەوە تیشکیش کاریگەری لەسەر هۆرمۆنات زۆر دروست دەکات وڵی دکتۆر پرسیارێکم یعنی وەبیرا تۆ جارێک حەدەسێکم بینی لە کاتی چوونە ژوورەوەی لە مۆڵێک سکانێک دانراوە کە دچی بەناویە بۆەوەی ئەگەر شتێکی شاراوات پێوێ یاخود چەکێک شتێک لەوێ کەشفی دەکات تۆ دەچیتە ژوورەوە ئافرەتێکی با بڵێن دووگیان هات نەچوە ناوە تی بۆ من زیانی هەیە مەسەلەن ڕێنماییت بۆم حاڵەتان هەر بەڕاستی زیانی هەیە ئەمانە بۆ ئەو کەسانەی دەچنە مەسەن دایرە ڕسمیەکان یا خۆت ئەو شوێنانەی بە شوێکی گشتی یا هۆتێلەکان کە ئەو سکانەی هەیە زیانی هەیە یاخود زیانی نییە یاخود بۆ کێ زیانی هەیە ئەوەندەی کە من لەسەر ئەوە خوێندومە چکە زۆر خەڵکەیە پرسیارەکە بەتابەتیان دێک کچە جوانەکانمان خۆیان لە مەتار ئیشەکەن یان لە مۆڵێک ئیشەکالە دکتۆر هەموو ڕۆژی خۆمی پیاکەم و دێم دەرەوە و بڕۆ بێ و ئەمە ناکرێت ئەوەندەی کە من توێژینەکانم لەسەر خوێندوێتەوە بە ئەو جیازانە بە شێوازێک دروست کراوە کەمترین زیانی هەیە یعنی ئەو کچە جوانەمان کە لە بەیانەوە تا ئێوارە 2 ساعت پۆبجی بەکارێنێ لەوە چێ چەند قات تیشک و ڕادێشنی زیاتر بەکارکە بەرکەوتبێ لە جیاتیەوە ینی توێژینەوە کراوە دراسە کراوە
کراوە چۆ تۆ لە مەتارێک فاسێکت پێ نیە بڵێ باجی خونچە زەحمە بزانام حملت هەیە یان نا ئینجا بچۆ بەناوم جیازێ بۆیە زۆر بە ڕێژێکی زۆر کەم دروست کراوە هەتا تەنان دیراسی ئەوە کراوە کە ئەگەر بێت و دووگیانیش بێت کاریگەری نابێت بەڵام حەزەر بکرێت باشترە یعنی ئافرەتی خۆی دووگیانە ئەچێتە شوێنێکەوە کە مەسەن چێتە داریت پاسەپۆرتێک ئینێک ئەزانێ ئەمە ئەبێ بەنا ئەو دەرگایە بچێ قەیچێکە بەو کچە جوانی کە لەوێ بڵێ خوشکە بەڕێزەکە من حامیلم وەرە لە ژوورەکە فەحسم کە بە دڵی خۆ جانتاکە بپشنە بپشکنە بەڵام من بان لێوانە ینی حەزەر بکرێت باشترە بەڵام کاریگەریەکەی زۆر کەم و ترسینە زۆر باشە کاک دکتۆر جیاوازی نرخەکان لە نەخۆشخانەی ئەهلی و حکومیە زۆر لە حکومیەکان نرخی تیشک و یاخۆسۆنر زۆر هەرزانترە لەوەی کە لە ئەهلیەکایەوە کار چییە جیازەکانە یاخود ئەمە شتێکە کە حکوومەت دایەنێت هۆکارەکەی بۆچی دەگەڕێتەوە وڵی جا ئەگەر بە ویژدان قسە بکەین باوەڕ ناکەم هیچ جیاوازیەکە بێت مەگەر بڵێ جیایە مەسەن دەوڵەمەندێک وەکو ئەڵێت خۆی پێچکانی هێناوە لە هەولێر دەستی خۆش بێت حکومت نەیهێناوە ئەو هێناوەتی ئەمە دەسەڵات نییە مەجبورم بڵم پێچکانەکەی ئەو کەسە باشترە چکە حکومت نیەتی یعنی ئەو بەداخەوەن کە ئومێ دەکەین خۆزگاوانە بواە بەڵام ئەوەندی کە من بزانم مەسەن لە ئەشعی تەنووریە با بڵێن سیتیسکانە ئێستا ئەوەی کە لە حکومی هەیە هەر هەمان جیهازە و مەگەر بڵێ هەندێک خەستەخانە وەکوتم مەسەلەکە بودجە دەورە بینێت ئێمە لە بواری با بڵێن رادیۆلۆجیە حکومی و ئەهلی جیاوازی نییە بەڵام مەگەر لەو بودجەی کە سەرف کراوە یعنی من جیهازێکم لە بەردەستایە بۆ نمونە مثلەن لەوات چێ دوو دەفتەرم پێدابێت بەڕێزێکی تر جیهازێکی سۆنەری کڕیوە خۆی لە گیرفانی خۆی و تازەکی بۆی لە دەرەوەی وڵات کڕۆتی 5 دەفتەری پێداوە گومانی تێدا نیە ڕیزۆلوشنی ئەو باشتر و چاکترە مەسەن بەڕێزێک جیهازێکی سیتیسکانی کڕیوە مەسەنێکی لە خەستخانە هەلێکانی شاری سلێمانیە لەوات چێ بۆ مەسەن 200 و ئەوەنە سلایز بێ ئەمە شتێک هەیە پێڵن سلایز واتە چۆن بڵێ تەنکی فلیمەکان ینی وای لێ دێت زۆر بە تەنکیش ئەگەر بە حاڵ چەند ملیمێکش بێت ڕەنگە گریەکان دەرکەوێت لە هەندێک لە خەستەخانەی ئەلی کراوە حکوومەت نەیکڕیوە بۆ خەستەخانە حکومیەکان ئەویان ئەبێت لەگەڵ سەحەیە قسەکەی بەڵام وەکو ڕیزۆلوشن و وەکو بڵێ ئەم جیهازە لەگەڵ جیازە فەرقی نییە مەگەر ئەڵڵاهومە وەکوتم نرخێکی زیاتری پێدرا بێت و پارێکی زیاتری پێدرا دکتۆر ڕەنگە کاکدانیاریش لەوە سەرچاوی گرت زۆر جاچیتە خەستخانەیەکی حکومی شیعەکەت بۆ گرم دەنا بە 500 دینار وەرەقەی یعنی ئەوە حکوومەتە مەسروفی ئەو ئەشیعەیە گرتووەتە ئەست خۆی چکە لە کاتێکا ڕەنگە ئەهلی بیکەی پێم وابێ 7 بۆ 8 لێ وەردەگرنەوەی ئەشیعەیەکی سادە واتە لە ڕووی کوالەتیەوە کە ڕەنگە هەمان کوالەتیش بن بەڵام ڕەنگە حکوومەت ئەو مەسئولیەتی پارەکەی وەرگرتووە جیاوازەکە ئەمە خۆی بەشی رادیۆلۆجی بۆ بینەران با بزانن ینی ئەمە بۆ کۆڵێت ماستاو نییە بۆ بەشەکەی خۆمان بەشی رادیۆلۆجی ئێمە یەکێکە لەو بەشانی کە مەسرەفی گرانە ینی بۆ نووسە من لە خەستەخانەیەکی ئەهلی لەم شاری سلێمانی کە دەوامەکەم بەس ئەشیعەی تەنووریەکە لەوە چ 40 دەفتەری پێدرابێ ئەشیعەی مغناتیزیەکە لەوە چێ 6 بۆ 7 دەفتەری پێدرا وەکو پیشەکانی تر نییە پیشەکانی تر لەوە چێ 2 دەفتەر وە کۆڵە ئەشیای بۆ بکڕەوەیتر بۆ خۆت ڕاوە دیناری پێ بکە ئەمە نا یعنی تەسەور بکەن ئەشیعەی مغناتیزی کاتێک کە تێکەچێت حسابی وەرەقەوشت ناکرێت 3 دەفتەر 4 دەفتەر 6 دەفتەر بەتابەتی هەندێ تیوب و هەندێ تەرتیباتی غازێکەیە کە غازی هیلیۆمی پێدەڵن لە ناو ئێماڕایە ئەگەر بێت و جەنابەت بە ئینکاری خۆت بڵێ کاکە من دەماچەکەم دانانە مەگەر بە جیازەکە و بە دەماچەکە چی ژۆرە جیازەکە دەماچەکە بدا لە جیازەکە مەجبورین هەموو هیلیۆمەکەی بەتاڵکەینەوە 3 دەفتەری تێچێت ینی مەسەرەن جەنابەت باجیافتاوێک هاتۆتە ژوورۆ چنگە کلیلی پێ و بە چنگە کلیلەکە چووە ژوورە و ڕەنگە کلیلەکە بدا لە جیازەکە مەجبورین ئەم هیلیۆمەی بەتاڵکەین و شەریکە و تەرتیبات بێن لەوەچی ئەمە 3 دەفتەر بکەوێت ینی چنگە کلیل کە لە جیازی ئەماڕایەکانی بۆیە تۆزی زعاجە مثلا شەیەکی تەنووری لە حکوومەت بە وەکۆڵە محامی حکوومەت نین بەس بە ئەوەش بزانین ئەشیعەیەکی تەنووری مثلا لە نەخۆشخانەی شار کە تێک ئەچێت سەحەی سلێمانی جاری وایە پێویستی بەوەی ئەگەر عەقدی ئەم جیهازە تازە کاتەوە لەگەڵ کۆمپانیای فلان و فلانە جاری وایە پێویستەکە 8 دەفتەر 10 دەفتەر بدات یعنی ئەوە نیە جاری وایە خۆتەکەی بە جیازێکە بە خەستەخانەیە کاڵە جیازەکە ئیش ناکە حکوومەت هەر دزی و گەندەڵێر ئەوە شتی تر وەکۆڵێت پاکانی بۆ ناکەین بەس ڕەنگە بەشێکی بریتی بەلەوەی بودجەیەکی زۆریەوێ یعنی مثلا ڕئیسی سەحەی سلێمانی بەس عەقدی ئەشیعەیەکی تەنووری بوون و مثلا لە نەخۆشخانەی جمهوری لە سلێمانی تازە کاتەوە جاری وایە 6 دەفتەریەوێ جاری وایە 8 دەفتەریەوە جاری وایە 10 دەفتەریەوە ینی وەکوتم مەسرەفی تۆزێک گرانە و ئەرکی زۆرە بۆیە دەبێت حکوومەت ئیشی لەسەرەوە بکانی قسەکەی جەنابەت ڕاست ئەڵێم ئەشیعەیە لەسەر حکوومەت هیچ ناکەوێت وەکو حکوومەت ڕەنگە ئەو فلیمە بۆ 20 سنت بکەوێت بەڵام حکوومەت کە 5000 سنی حسابی ئەوە کە دەکات جیهازەکەش باید چەند دەفتەرێکە و ستافەکە و بێ مەمنونی خوابین کە ڕۆژ بە ڕۆژ هەمووی نەکرێ بە پارێتەوە لەوە بترسە لەوە چ لە داهاتوە بەرنامەوە بکرێت کە چی بەلاشە و چی چکەگەر ئاوا بڕوات
تربیە درێ بە کەرتی تایبەت و کارەبا درێ و سەحەش بدرێت ئەو بۆ خشتێکی زۆر خراپ و جیازەکان نامێن لە ئێستادا زۆرێک لە گەنجان بە تایبەت ئافرەتان تیشکی لیزەر بەکاردێن بۆ دەموچایان بۆ جستەیان ئایا ئەمە چ زیانێکی بۆ جستە دەبێت ئەتوانین بڵێن ئەوە بەشێکی ترە کەمتر ڕەبتی هەیە بە ئێمەوە ئەوە مەسەرەی لەیزەر هەم جۆرەکەی جیاوازە بەڵام ئەگەر لە حەدی خۆی زیاتر بێت چکە ئەوەش بۆ بەکار دێنرێت بۆ مەسەن بنی مووەکانی پێ دەکوژێت واتە ئەوە زۆر چۆن بڵێ ویک ینی مەسەن ئەکسڕی بەسن تیشکێکی زۆر لاوازە تیشکێکی زۆر زەعیف کراوە زۆر چۆن مەسەن ئەگەر با نمونەیەکی زیندوو بێنینەوە بۆ ئەزیزانی سناڵێن دەمە و جەنابتان بەرنامەی لەسەرەکەن ڤاکسین دۆزرێتەوە بۆ کۆڤید ڤاکسین چییە؟ ڤایرۆسەکە خۆی هێنن لاوازی دەکەن و بە شێوازێک دای ڕێژنەوە ئینجایکەنەوە بە نەخۆشەکە ئەمەش بزڵ بە دوایە یعنی تیشکەکەیە بەڵام تیشکێکی بە زۆر لاوازکرا و تیشکێکی زۆر وە کۆڵە بێهێز بۆیە کاریگەریکی زۆر دروست ناکات اللهمە ئەگەر حساسێتی نەبێت ئەگەر خۆی جسم و لاشەی و کۆڵە معڕز نەبێ بۆ ئەوە چکان دێ بەڕێز دیارە دکتۆر هەشت جەلسەی بۆ نمونە مەسەلەن لابردنی موم کردووە و ماشەڵڵا دەموچاویشی سپی و ئایبی نیە و مەزبوط و ساف و لوسە بەسی واشەیە یەک دوو جەلسەی کردووە پێستەکەی سووتانوە یان پێستەکەی مەسەن ڕەش کردوێتەوە هەیە بۆ کۆڵێت خۆی پێستەکەی حساسە بۆ ئەوە چۆن مەسەن من و جەنابەت جاری وایە جەنابەت ئەچیتە بەر خۆر ماشەڵڵا دەقە بە دەقە جوان و کۆڵە نورانیە بیلەوە چێ من بە دوو سەعات لەبەر خۆر تەواو ڕەش و بۆز بم مەسەلە کاریگەری پێستەکەی وا لە نەخۆشێکە بۆ نەخۆشە فەرقەکە بەڵام وەکوتم لاوازە زۆر کاریگەری نییە کەواتە دکتۆر بۆ دیسانەوە بیرهێنانەوەی بینەران وەکو ڕێنمایەک ئەگەر سوود لەم قسەی جەنابەت وەربگرن لە چ کاتێکا تیشک یاخود سۆنەر MRI هەموو ئەو جۆرانەی بەشانەی تیشک و سۆنەر بەکار نهێنرێت یان هێڵی سوورە بۆ کێ بەکاری نێنێت لە چه حاڵەتێکە بۆ ئەگەر ڕێنمایەک کەسێک گوێی لێبێ حاڵەتێکی وە هەبوو ئینکاری نەکا مەسەلەن زۆری زیادە نەکا تێبگا کەمە نابێ بەکاری بێن جوان با بە هەردوو دیوەکەی باسکەین سە بۆ مەسەن ئافرەتی کە دووگیانە زەرورە بەشی تیشک و سۆنەر بەکاربێنێ بەڵام بەشی سۆنەرەکەی لە فترەی حەملەکە 6 جار 7 جار مانگی جارێ مانگونوی جارێ سۆنەر بکرێت چکەمە زۆر گرنگ و مویمە ئێمە لەم شارستێمانە ئێستشی لەگەڵا بێ لە سەدەی 21 خەفەت دەخۆم کە ئافرەتێک مەسەن لەم چەند ڕۆژێ هاتوو بەلای من لە 6 مانگ لە 7 مانگ زانێتی سەری مناڵەکە ئاوی تێدا وڵا دکتۆر وتوانە ئەشعا خراپە یان سۆنەر خراپە وەختێک دێت لەوە چێ چانسی لە بارچوونی نەبێت لەوە چێ لیژنەی طبی بڕیاری بۆ نەدا و بە دڵنیایی ئەم مناڵە بەسەری کۆمەڵی ئاو لە سەریایەتی و ڕەنگە ژیانیان تەحتیم کاکەواتە باشتر وایە چاکتر وایە لە مەسەلەی ئافرەتی دووگیانە ئەوە سۆنەرکردن زۆر باش ئەمە یەکەم دووەم لە مەسەلەی ئەشعاگرتنە پەلە نەکرێت یانی هەتاوەکو پسپۆر نەبینرێت ئێمە شتێکمان بۆ کۆڵێت بلا دروست بووە بەداخەوە لەبەرەوەی کە خەڵک پارەی پێوا دەزانێت تر پاوەری وە کۆڵێ مەنی ئیتر ئەبێت هەموو شتێک بڕیار بدات لە پڕ خۆی دێ باشەکە دکتۆر گیان ئەشعەیە قاچی بۆم نەخۆشە بگرە ئەڵین با بڕا دکتۆر قسای بن کاک دکتۆر گیان تۆ پارە چییە پارە 5-10,000 لێ وەرگرە بۆم بگرە نا ینی مەسەلەی ئەو بەڕێزی کە لەوەیە ئەگەر مادی بیر کاتەوە ئەرێوەڵا ئەڵێ بێنە حەزەی خەسووشت بێنە ئەشعەیە بۆ ئەویش ئەگرم ئەگەر مەسەلە ئەوە بێ بەڵام ئومێد دەکەم نە ئەوەنە مادی بیر کاتەوە نە تۆش ئەوەندە سادە بیر کەیتەوە قەناعەتت دوای بێت تۆ لە دکتۆرەکە باشتر یان دکتۆرێکی بیتە سەرەوە ئاوایەکە کە ئەزانی 100% مناڵەکە دەستی ئەجوڵێت و تەنها تۆزێ ئازێت بە ماسووی گەشت و چی پێویستەکە مناڵێک ئەشعەیەکی بۆ بگیرێت کەواتە ئەگەر دکتۆرەکەش بڕیاری داقی چێکە باشتر چاکدار چەند ئێمەش ینی وەکوڵێ ڕازگۆ بین لەگەڵتانە جاری وایە دکتۆرەکان شەڵێ وەڵڵای لەبەر دەمی خەڵک ناوێرم بۆی نەگرم چکات ترسم 4 ڕۆژی تر بچێ بۆ لای لاکۆڵانێک بڵێ دەست لە جێت شوە بڕۆ ئەشعەیەکی بۆ بگرە ئەو تۆزێ گەچی تێکا کۆڵە پارەی لێ بخوانەوەڵا با لاکۆڵانێک پارەکەی نەبات خوا با پارەکە بۆ حکومەت بیان بۆم خەستەخانە بێت ئەو فلیمەشمان ینی من خزمی خۆم هەیە لای خۆم ئەشیام نەگوت و تومعیبی نییە ڕۆشتووە گرگڕ وە کۆڵی هەر لە لانکرۆزەکە دانەبەزوێت چۆ بۆ لای کاک فلانیش ئەویش دوو ئەشعەی بۆ گرتووە و کۆڵە شتی بۆ نووسیوە و خوا لە خەی دەرنەکەوازم خورمای بۆ نووسی و نادەم دۆشا و خورماتی ڕەبتی هەیە دەست لە جێت چوونە و هەنێ بەزم ڕزمی بۆ نووسی و مزەکینی بۆ نووسی کاتە بەداخەوە من زەرەرم دارە نەخۆشەکە من بە ئەشعەیەکی 4,000-5,000 ڕەنگە نەخۆشەکەم نەجاتێک کەواتە جاری وایە ئێمە واقعەتی کەوتینە بۆی بینەران بزان جاری وایە کە ئەبێ حسابی هەموو شتێ بکەی ئەوەی کە لە پشتی ئەم کامێرەی ئێمەوە ڕەنگە یەک دیوی بینێ بەس ئێمە چەند دیوێکی شتەکە بینین بۆیە ئەوەش حاڵەتێکی ترە کە هەتا بتوانرێت دکتۆر پسپۆر بۆی دیاری بکات زۆر باش و چاک و مەزبوط ئەو ئافرەتانی کە بۆ مثلەن کێشەی مناڵبوونیان هەیە کە ڕەنگە ئێستا بەڕێزێک سیر کە بڵێ ئایا دکتۆر ئەم بەشە لە هەموو لایەکەوە توانرێت سوود وەرگێت یان تکایە
ڕاستە من مسلمان و وەک هەموو بینەرانی کەسە سیرمانەکەن بەڵام هەندێک کەسی هەمووی داوەتە دەست قەزا و قەدەر بە بێەوەی خۆی وەسایی ببێن جارێکم لە ڕێی سۆنەرەوە دەتوانی بزانی بۆ مناڵە نابێ دووەم لە ڕێی ئەشیعی مغناتیزی و ئەتوانی سەیرێکی ڕەحم و هێرکەدانی بکە ئەشیعەیەکی ملەوەن هەیە بۆ ڕەحم دەگیرێت کە ئێستا لە سلێمانی زۆر خێزان هەیە استفادەی لێ کردو ئەشیعەیەکە دەگیرێت بۆ ناو ڕەحم بۆ ناوپۆشی ڕەحم و بۆ بۆڕەکانی ڕەحم ئایا بۆ ڕێی ڕەحمی گیراوە ئایا شکلی ڕەحمی چۆن ئەمە جاری وایە هەر لەگەڵ فەحسەکەیە بۆڕەکان کراوەتەوە مناڵەکە خێزانەکە مناڵیان بۆ کاتەمەش بۆ خۆی خاڵێکی گرنگ و مویمە لەلایەکی ترەوە هەر بۆ ئافرەت باس نەکەین لەولاوە سۆنەر دەکرێت مەسەن بۆ پیاوەکە سۆنەری بۆ دەکرێت ئایا مەسەن گونەکانی دەوادی هەیە یان کێشەی هەیە کاتە زۆر جار کێشەکان ئەو پەیامە بڵێم خۆمان بڕیار نەدەین ینی دکتۆری ئەخسایی بۆ ئێمە دەڵێن پسپۆر یان ئێمە ڕەنگە دکتۆرێک دەفە حەز بنووسێ بۆ نەخۆشێک بەڵام ڕەنگە بە زەرورەتی بزانێ بەڵام ئەگە خۆمان بڕیار بدەین بە دڵنیایەوە دەکەوینە هەڵەوە زیاد لە پێی زۆر دەگیرێت کەواتە هەتا بتوانانی ئێماڕە کەمتر زەرری هەیە سۆنەری عادی کەمتر زەرری هەیە سۆنەری ملەوەنیش ئێستاکێ پەیدا بۆ ڕەنگە بینەر سەیری بکە سۆنەری ملەوەن سۆنەری عادیە بەڵام بە شێوازێکی پێشکەوتوتر هەموو دەمارەکان دەبینێت و زیاتر دەتوانرێت ئەندامەکان زیاتر ڕوونکاتەوە زۆر باشەکە زۆر باسی زیانەکانیمان کرد بە شێوازێکی گشتی سوودەکانی چین تیشک سۆنەر کە ئەمە ئەنجام دەدەین بۆی کە زۆر لە پزیشکەکان گلەیمان لێ نەکەم بڵێن هەر زیانەکانی بەرەکەتە وەسفە بۆ قسمەکەی خۆمان تەمان ئێمە خۆشبەختین ئەتوانم بڵێم ئەگەر مبالغە نەبێت 1970 شێرپەنجەکان ئێستا بە بەشی رادیۆلۆجی دەدۆزرێتەوە لە تەوقی سەرەوە تا نوکی پێ ئافرەتێکی بەڕێز سەیری بەرنامەکەمانەکە ساڵێکە یان 6 مانگە سەری ئێشێ و جاجار ئەرشێتەوە بەڕاستی ئەمە غەدرەکە زوڵم نەخۆیەکات ئەگەر ئێماڕایەک بۆ سەری نەکات چکە ئێمە زۆر جار ڕۆژانە و هەفتانە دەیبینین سەری ئێشەیەک 6 مانگە ئیهمال کراوە ئێستا بمان دەرەکەوێت کە گرەیەکە کە دەتوانرا بە ئاسانی لە سەرتاوە لابرێکەوەتا هەر حاڵەتێکی کە دەزانی نەخوازراوە هەر حاڵەتێک دەزانی طبیعی نییە هەر حاڵەتێک کە دەزانی چەند مانگی زیاتری خاین مثلا ئافرەتێکی بەرە سەری بەرنامەکەکە مانگێک سوڕی مانگانەی نییە فشت پێدێ و وەکوڵێت یەک دەنە کێشت نەبی و خۆش پرزەمەکە بەس کە بوو بە 2 مانگ بە 3 مانگ بە 4 مانگ و سوڕی مانگانت نییە کی ئەڵێ کیسێ نییە کی ئەڵێ گرەیەک نییە دەبێت ئاگادار بیت و پەیوەندی بە بەشێکی ئەشیا و سۆنەرەوە بکەیەوە لە ڕێی دکتۆرێکە کەواتە بۆ نمونە مەسەلەن کێشەی منداڵێکە باڵای وەکو پێویست نییە یان بۆ نمونە دەسوپەلەکانی زۆر گەورە دەبێت ئەمە زۆر جار پەیوەندی بە هۆرمۆنی گەشەوە هەیە ئافرەتێکی بەڕێزە لەم ماوەی پێشووە ئافرەتێک من بەکۆڵە بەداخەوە باسی دەکەم کە 2 ساڵ و نییە کە 2 ساڵە دایکەکە لە دکتۆر هەستمان کردو سۆڕی مانگانی ئەخ 12 ساڵی ئەوە نییە سۆڕی مانگانی زۆر بێ و خوێنی زۆر بێ و سنگی گەورە بوو بەداخەوە لە ڕێی ئەشعەیەکی مغناتیزی بۆمان دەرکەوت لە ڕێی ئێماڕایەکە بۆمان دەرکەوت کە ئەمە گرەی ژێرمێشکە ڕژێنیە کەواتە جاری وایە کە حاڵەتێکی نەخوازراوت بینی حاڵەتێکت بینی ئەمە بەڕاستی سوودەکانەتی بۆ ئێسکەکان زۆر باشە بۆ ئەندامەکانی لاولەش باشە بۆ کەسانی کە هۆرمۆناتیان تێکچووە بۆ کەسانی کە مەسەن کێشەی غودەیان ئێستا سۆنەرێکێکە لەو ئەندامە با بڵێن وەکۆڵێت ئامێرە زۆر گرنگانی کە زۆرێ لە کێشەکانی غوددا دەتوانێت بدۆزێتەوە تەنانەت ئێستاکیە خۆشببختین بەشی ئەشیا و سۆنەر ڕۆڵی هەیە لە چاویشە ینی ئەوانەی کە نەزیفی چاویان هەیە ئەوانەی کە با بڵێن شەبەکەی چاویان بەری داوە ئێستا زۆر بە ئاسانی بە 5 دقه ئێمە بە سۆنە دەتوانین بڕیار بدەین کەواتە وەکوتم بەکارهێنانی هەیە لە هەموو بەشەکانەوە دەتوانرێت سوود وەرگێت زۆر باشە زۆر سپاس بۆ بەڕێز دکتۆر بەختیار تاڵەبانی دکتۆرە لە تیشک و سۆنە سپاس کەمیوانی بەرنامەکە بەڵێ بینەرانی عزیز دەچینە لای راپۆرتێک کە هاوکارمان ئیدریس محەممەد لە هەولێرەوە ئامادەی کردو کە ئەویش بە کولتورکردنی خوێندنەوەیە پێکەوە بینەری دەبین. خوێندنەوەی کتێب یەکێکە لە ڕێگاکان بۆ ئەوەی خوێنەر ئاشنا بێت بە زانیاریە جیاوازەکان کتێب ئاشنات دەکات بە مێژوو و هونەر و کللتور و ئاینی هەر نەتەوەیەک وە زانستی سەردەمیانەشت پێ دەبەخشێت. کتێب یەکێکە لە هاوڕێ بە سوودەکانی مرۆڤ کە هەرگیز لە هاوڕێیەتی کردنی پەشیمان نابیتەوە. لە هەرێمی کوردستان تاکو ئێستا خوێندنەوە نەبۆتە کللتور خوێندنەوەیەک کە سەرجەم چین و توێژەکان خۆیانی لەگەڵدا ڕابێنن. خەڵکانێک بە تاک و گروپ کار بۆ بە کولتورکردنی خوێندنەوەی کتێب دەکەن. ڕێکخراوی خوێنەر ژوانی خوێنەران ڕێک دەخات. یەکێکە لەو کۆڕ و کۆبوونەوانەی کە ماوەی چەندین ساڵە لەگەڵ تاکەکانی کۆمەلگادا هاوکار و پاڵنەرێکی بەردەوامە تاکو ببن بە خوێنەرێکی بەردەوامی کتێب. ڕێکخراوی خوێنە ڕێکخراوێکی خۆبەخشی سربەخۆی کار دەکات بۆ بە کەلتورکردنی خوێندنەوە. ئەو ڕێکخراوە لە ساڵی 2013 دامەزرایە
چەند چالاکێکی بەردەواممان هەیە یەکیان جوانی خوێنەرانە کە ئەوڕۆ بۆی کۆبووینەوە هەروەها چالاکێکمان هەیە بە ناوی کتێب پردی نێوان نووسەر و خوێنەر و چالاکێکی ترمان هەیە کە کتێب دەکەینەتەوەری سەرەکی بابەتەکە هەر جارە لەسەر کتێبە قسە دەکەین پێشوەختە ئەندامانمان ئاگادار دەکەینەوە دەڵێن ئەو کتێبە خرايتە بەرباس و قسەکردن مثلەن مانگە یان دوو مانگ پێشتر ئەو کتێبە دەخوێندرێتەوە هەموو ئەوانەی کە بەشداری چالاکێکە دەکەن دێن لەوێ قسە لەسەر ئەو کتێبە دەکەن کۆی بابەتەکانی کە لەو ژوانە باز دەکرێت هەر کەس کە لای خۆی کتێبێک دەخوێنێتەوە دێ لە ناو دانیشتەکە قسەی لەسەر دەکات ڕێی خۆی لەسەر نووسەر لەسەر تەوەری گشتی کتێبەکە لەسەر بابەتەکانی نێو کتێبەکە دەخاتە ڕوو بەشداربووانی ئەم کۆبوونەوەیە خوێندنەوەی کتێب بە گرنگ دەزان و باوەڕیان وایە ڕۆشنبیری کۆمەلگا وابەستەیە بە ڕۆشنبیری تاک من لە خوێنەوە باوەڕم بە ئەرقام و کراچی زانیاری کتێب هەیە بۆ ئەوێ من هەم ئەدا بخوێنەوە لە خۆڕا قسە نەکەم و ئەرقامی نێو کتێبم لەبەر بێ و زانیاری نێو کتێبم لەبەر بێ بە تایبەتیش بۆ ڕوبەڕووبوونەوەی ئەفکاری پێچەوانەی خۆم کاتێک قسە دەکەن لەسەر بیر و باوەڕم یان لەسەر مەبدەئیاتمە بمێ بە علمیانە وەڵامیان بدەمەوە هەر چالاکێک کە هانی مرۆڤدا بخوێنێتەوە من زۆر بە گرنگی دەزانم کە بەداخۆش لە کۆمەلگای ئێمە خەڵک زۆر کەم دەخوێنێتەوە بەڵام بوونووی چالاکێکی ئاوا کە ڕێکخراوی خوێنەر پێی هەڵدەستێ مانگانە من زۆر دەستخۆشیانێ دەکەم بۆ من پێم وایە دەبێ ئەوانەی کتێب دەخوێنەوە زۆر لە بەشداریکردن لە چالاکیەکانی ئەم ڕێکخراوە پاڵپشتیان بکەن و هەمیشە بەکرداریش لەنێو خوێنەوەی کتێب بن بۆ یە کارێکی گرینگە و کارێکی پێویستە پێم وایە ئەگەر بمانەوێ خوێندن بکەینە کللتور لە نێو کۆمەلگای کوردی دەبێت لە مناڵەکانمەوە دەست پێ بکەین چونکە من وەکو خۆ ئەم ساڵ لە هاوین ینی توانیم مناڵەکانم فێرکەم کە نامیلکە بخوێنەوە ینی ئەوانەی کە لەگەڵ بیر و تەمەن و بیرکردنەوەی خۆیان دەگونجێتن بۆ خوێندنەوە بکەین بە کەلتور دەبێت ئێمە سەرەتا خوێندنەوە بکەین بە قەزیە ینی کتێب نووسەر بە خوێندنەوەی کتێب بکەین بە کێشە لە کۆمەلگا و قسەی لەسەر بکەین و ڕێپێوانی بۆ ساز بکەین و چاپکردنی کتێبت بێتە بە بابەت بێ بە هەواڵ و بۆ نمونە ڕێکخراوەکانی ڕێکخراوێکە هەیە تایبەت بە خوێندنەوە تایبەت بە کتێب مانە ببنە هەواڵ ئەو کتێبێک کە خوێندشمەوە هەر دەرباری ئەوەیە کە یەکێک لە بەشەکانی ئەوەیە کە ئێمە چۆن ئەنی خوێندنەوە بکەینە کولتور یەک لەوانە هۆکار زۆرن بۆ نمونە ئەگەر هاتوو خوێندنەوە گرنگیدان بە خوێندنەوە بچێتە ناو پەروەردە یعنی سیستەمی پەروەردە لە مەکتەبەکان بخوێندرێتەوە و گرنگی پێ بدرێت و کتێبخانەکان ئاودان بن و مەسەلەن هەدایەکانی کە دەترێتە قوتابیەکەم و دووەم سێمەکان کتێب بن ئەوە بێگومان کارگەری زۆر باش دەبێت گەر لە بری ئەو هەزاران کافتریا و نێرگەلەخانە و یانە شەوانەیەی کە هەزاران دۆلاریان تیادا سرف دەکرێت کتێبخانە و ناوەندی خوێندنەوەی کتێب وایە ئەوە ئەمڕۆ لە بری چینێکی حکومڕانی نەخوێندەوار چینێکی فەرمانڕەوا وڵاتیان بەڕێوە دەبرد ئیدریس محەممەد کەناڵی ئاسمانی پەیام تایبەت بە پەیامی ڕۆژ بینەرانی عزیز سپاس بۆ بینەریتان بەم شێوەیەتینە کۆتایی پرۆگرامی ئەمڕۆی پەیامی ڕۆژ سپاس بۆ هاوکارانم هەر شاد بن بەخواتان ئەسپێت هیوای تەندروستێکی باشتان بۆ دەخوازین خواتان لەگەڵ